سڵاو لە بینەرە ئازیزەکانی ڕوودا و سڵاوتان لەبێت. دووەم پارشێوی مانگی ڕەمەزانیش لەگەڵێەوە دەکەینەوە. خۆشحاڵین کام پارشێوەش لەگەڵتانین بۆ ماوەی 2 کاژێر بڕگە و بابەتەکانی ئەم شەومان پێشکەشی ئێوە ئاکەین. سڵاوتان لێبێ بۆ ئەم شەویش کۆمەڵێک بابەتی گرنگمان هەیە، مژاری گەرم و میوانی تایبەت لەسەر بابەتی گرنگ و پەیوەست بە ڕەمەزان و خەڵق قسە و گفتوگۆ دەکەین. هەڵبەت پامیشمان وەکەمیشە لەگەڵە سڵاو لێبێت. تیپی موزیکیش سڵاو ڕێز و تایبەت بۆ خزمەتی جناوت کاکە دکتۆر ئادەم و خۆشکی بە ڕێزم دادە ڕۆژان و هەروەها بینەران و بیسەرانی بەڕێز. هیوادارم هەموو کاتێکتان بەخۆشی و بە سەربولەندی و بە مرتاحی بێ ئینشاءالله. کاک پەیام بۆ دەستپێکی ئەم پارشێوە چیتان بۆ ئامادە کردوین؟ وەڵڵا ئاهەنگێ ئەوەڵ بە ناوی شەیدام ئەڵڵا. تۆزێ بۆمان باسەکە یان دوایی باسیەکەی؟ لە دوایش حەزەکەی دەی زۆر باشە فەرموون. لسایتی غیاب روی تو لروجی حشر داگانایا بحمد الله حسابي من لقى جمعي شهيدانا الله يا الله شهيد مع الله الله يا الله شهيد مع الله عشق مشاهي رسول الله يا عشق مشاهي رسول الله يا دزاني بو چی مسرورم اشاره کردمی دول بیار وتی حاضر ببو کشتن بیا
عشقم شاهی رسول الله دەستان خۆش بێت حاجەکەم دەستی ئەوە خۆش بێت گروپی موزیک کاک پێیان دەنگی تۆش خۆش دەنگت هەر بێت خۆش بێ زۆر سپاس کاکە دکتۆر دادە ڕۆژان ئەو موزیکە نی خانقاکان و تەکایای کوردستانە بەڵێ و شیعرەکەی چی تکستەکەی چی نی تاهربەکی جافە بەڵێ بەڵێ و خب باو ئاهەنگە دەراوێش و ئەوانەکە لە تەکی و خانقاکان لە جەزبە و لە سەماع و حەس و حاڵێکی عجیب و غەریب سرودێکە زۆر جار لە بۆنە ئاینیەکان دەگوترێتەوە بەڵێ، بۆ بەڵێ. نمونە لە شەوانی هەینی بەڵێ یان لە مەولودی پێغمبەر دوردی خوای بەڵێ، لەسەر بەڵێ، بێ دروستە. ئەمە باوە لە تەچێ و بەڵێ، بەڵێ. خانەقاکانەوەیتەوە وتت بە دەنگی تۆش گوێمان لێ بوو دەنگت نەبێ سپاس زۆر دەکەم، سپاس زۆر. بێگومان دێنەوە لاتان دەست بە بڕگەکانمانەکەین زۆر سپاس. زۆر سپاس دەکەم میوانێکی تایبەتمان هەیە بەڕێز نەبەز ئیسماعیل گوتەبێژی وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵمان دەبێت هەڵبەت مانگی ڕەمەزان مانگێکی پیرۆز و تایبەتە لای مسلمانان وە کۆمەڵێک چاڵاکی جۆرا و جۆر لە پەرزگاکان لە مزگەوت بە تایبەتتر و لە دەرەوەی مزگەوتیش ئەنجام دەدرێن لەبەرەوە ئەمە پێویستی بەڕێخستن هەیە و وەزارەتی تایبەتمەند لە هەرێمی کوردستان وەزارەتی ئەوقافە بۆ ئەمە بەستا پرسیار لە بەڕێز نەبەز ئیسماعیل دەکەین کە ئەم شەو بە سوپاسەوە لە ستۆدیۆکانمان لە هەولێر میوانمانە زۆر سڵاوت سپاس لێ کاک بێت نەبەز. حاجی نەبەز بەخێر بیت زۆر سپاس دەناوی دکتۆر زۆر سپاس ڕۆژان خان زۆر سپاس سپاس مژاری هەرە سەرەکی و گەرم ڕەنگە لەو چەند ڕۆژە بابەتی گۆڕانکاریبی لە کاتی بانگەکان لە سلێمانی لە بەیانی پێم وایە حوت خولەک گۆڕانکاری کراوە لە نوێژەکانی تریش بەڵام ئەوەی جێی سەرنجە هەموو کاتەکان دواخراوە یعنی کاتەکە هەمووی دواخراوە ئیتر بە پێی 5 خولەک لە هەندێک کات و 10 خولەک و حوت خولەک و ئەوانە هەیە ئەمە لە سلێمانی کراوە پێم وایە وەزارەتی ئەوقاف لیژنەیەکی ڕێخست بوو یان پێکهێنابوو بۆ هەموو شار و شارۆچکەکانی کوردستان پرسیارەکەوێ ئێستا لە ناومانجی ڕەمەزان داین ئایا گۆڕانکاری لە شارەکانی تریش کراوە و دەکرێت یان تەنیا ئەمە لە سلێمانی کراوە بڵێ بە ناوی خودای بەخشندەی میرەبان سەرەتا کاگتۆر زۆر سپاس بۆ میوانداریەکەتان سلااو ڕزم هەیە بۆ جەنابێت و سلااو ڕزم هەیە بۆ ڕۆژان خان و دەستخۆشی لە ڕووداو دەکەم بۆ ئامادەکردنی ئەم بەرنامانە بەرنامی پاشێف لە بەداوەتی لە مانجی ڕەمەزانی پیرۆز پشت بەخوای گەورە سەرکەوتو دەبن لە ئەدای کارەکانتان و بگومان چیدانە پاریش ئەداچی جوانتان پێشکەشکردن ئینشاءڵڵا ئەو ساڵ جوانتر و باشتر دەبێت بە بۆنی هاتنی زۆر سپاس بە بۆنی هاتنی مانجی ڕەمەزانی پیرۆزبایی لە هەموو خەڵکی کوردستان دەکەم ومێدەوارم ئەو مانگە مانجی ڕەحمەت مانجی خێر و خۆشی مانجی بەزەیی مانجی دەستگرتن و هاوکاری ببێتە مای خۆشی و خۆشگوزەرانی بۆ هەموو خێزانە بەڕێزەکان و ببێتە مای وەلانانی هەرچی ناخۆشیە لە وڵات و هینانەکای خۆشی و ئاشتی و ئارامی و تەبایی بۆ هەموو خێزانەکان بۆ هەموو مرۆڤایەتی ببێت جیاواز سەبارەت بە پرسیارەکەت پێش 25 ڕۆژ بەر لە ئێستا لە ڕێگای بەڕێبەراتی گشتی ئەوقافی پارێزگاکان و لقی زانایانی پارێزگاکانی هەرێمی کوردستان پێشنیار کرا بۆ ئەوەی کەوە کاتی ئیمساکی پارێزگاکان بە شێوەیەکی گونجاو و لەسەر بنەمای شەرعی ڕێک بخرێتەوە ئەم پێشنیارێ هات بۆ وەزارەتی ئەوقاف کاروباری ئاینی بەڕێز وەزیری ئەوقاف کاروباری ئاینی بەڕێز دکتۆر پشتیوان سادق هەر ئەو کاتە لێژنێکی پسپۆڕی پێکەینا کە پێکاتبوو لە ئەنجومەنی فتوای پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکان و بە بەژاری بەڕێبەراتی گشتی ئەوقافی پارێزگاکان بۆ ئەوەی تەوقیتی بانگدان بە تایبەتی لە مانجی ڕەمەزانی پیرۆز و هەموو نوێژەکانیش بە شێوەیەکی ڕێک و پێک ئەگەر خوا نەخواستەکەم کورتیدا بێت ڕێژی بخەنەوە و دووبارە دای بنێنەوە بۆ ئەوەی کاتەکە بێت لەسەر بنەمای شەرعی بێت بۆ ئەم بەبەستە هەموو پارێزگاکان پێشنیاری خۆیان هێنایە لە ژنەی باڵا پارێزگای سلێمانی بە نمونە کە جەنابی دکتۆر باسی کرد ئەوانیش پێشنیاری خۆیان هێنا لەسەر ئەو پێشنیاری ئەوان و لەسەر ڕای ئەوان و بڕیاری ئەوان وەزارەتی ئەوقاف ڕازیە لەسەر هەر گۆڕانکاریکەوا دەکرێت بەڵام بەو مەرجەی ئەنجومەنی باڵای فتوای کوردستان لقی سلێمانی و لقەکانی پارێزگاکانی تریش
و لەگەڵ بەڕێبەراتی گشتی ئەوقافی پارێزگاکان و کەسانی پسپۆرت پێی ڕەزامەند بن. ئەمە لەسەر ئەم بنەمایە بوو لە هەرێمی کوردستان بۆ هەموو پارێزگاکان ئەمە کراوە، بەڵام لەوانەیە هەندێک جار بانکدان لە شوێنێک بۆ شوێنی شتر جیاواز بێ. ئێمە هەستمان پێ کردووەکەوە دەبینین لە شوێنێک بانک دەدرێت لە شوێنی شتر کەمێک دواتر بانک دەدرێت یان زووتر بانک دەدرێت. ئەم پرۆژەیە ئەم کێشە بچووکە تەکنیکە چارەسەر دەکات و لەمە دووە بەپێی ئەو ئیمساکێکەوە لقی زانایان و بەڕێبەراتی گشتی ئەوقافی پارێزگاکە و ئەنجومەنی فتوادایانناوە لەسەر ئەو تەوقیتە بانگەکان لە پارێزگاکانی هەرێمی کوردستان بانک دەدرێت. زۆر باشە کاک نەبەست. دوێنێ وەزارەتی ئەوقاف کۆمەڵێک ڕێنمایی بڵاو کردەوە. یەکێک لە ڕێنماییەکانەوەیە کە یەکەم ڕۆژ و ڕۆژی کۆتایی مانگی ڕەمەزان تەنیا دەسەڵاتی لیژنەی بینینی مانگە، واتە ئەوان بۆیان هەیە کە ئەم ڕۆژە دیاری بکەن. بۆچی ئەم بڕیارە دراوە لە کاتێکدا کە هەموو ساڵ لەلایەن لیژنەی بینینی مانگەوە ئەم ڕۆژە دیاری دەکرێت؟ هیچ لایەنێکی دیکە هەیە جگەر لە لیژنەی بینینی مانگ یەکەم ڕۆژ و ڕۆژی کۆتایی مانگی ڕەمەزانی دانابێتی هەموو ساڵێ؟ لێژنەی باڵای بینینی مانگ لێژنەیەکی باڵایە، پێک دێت لە وەزارەتی ئەوقاف کاروباری ئاینی ئەنجومەنی باڵای فتوای کوردستان و هەروەها یەکێتی زانایان بێکەوە لێژنەیەکی باڵایان پێکەناوە، هەمویان کەسانی پسپۆر و شەرعزانن. ئەو لێژنەیە ساڵانە بەپێی بنەمای شەرعی دەستنیشانی مانجی ڕەمەزانی پیرۆز دەکەن و دەستنیشانی جەژنی ڕەمەزانی پیرۆز دەکەن بە پشبەسن بە بەڵگەی شەرعی. بەڵگەی شەرعی ئێمە بە دوو شێواز ساڵانە چاودێری بینینی مانگ دەکەین. لە نزیکەی 8 شوێن لە پارێزگا و ئیدارە سەربەخۆکان زۆر بە وردی چاودێری بینینی مانگ دەکرێت لەسەر بنەمای شەرعی بڕیار دەدرێت. بۆیەش دەڵێت تەنیا لێژنی باڵای بینینی مانگ ئێمە دەمانەوێت ئەو یەک دوو کێشەیەکەوە لە ساڵانی ڕابردوو دەتوانێت بڵێم سەری هەڵدا لێرە و لەوێ خەڵکێک یعنی بە شێوەی لەوانێ بە شێوەی عفەویش بوو بێت دەستنیشانی ڕەمەزانی کردووە یان جەژنی کردووە یان شێوی دروست کردووە. ئەمە دەمانەوێت تەنیا لێژنەی باڵای بینینی مانکە لە کەسانی شەرعزان پێک دێت، کەسانی پسپۆر پێک دێت، بڕیار بدات لەسەر ئەوەی کە ئایا مانگ لەکوێ بە بەڵگەوە بینراوە بە دوو شێواز. شێوازی یەکەم لە ڕێگای کلاسیکی کۆنکەوە کەسانی پسپۆر لە ڕێگای بینین بە چاو هەندێک کەسی زۆر شارەزامان هەن لە ڕێگای بینین بە چاودێری بینین مانگ دەکەن و شێوازی دومیشمان لە ڕێگای تەلیسکۆبە کە چەند تەلیسکۆبێکی زۆر باشمان هەیە. ئێمە لە چیایی زاوای دۆک لە چیای لە ناوچەی گڵە زەردەی سلەیمانی وەروەها لە منتیقەی چۆمان و حاجی ئۆمەران لە هەموو شوێنە بەرزانێکەوە مانگ بینینی مانجی یەکشەوەی تێدا باشتر دەبیندرێت شوێنی بەرزن. ئێمە تیمی شارەزا و پسپۆرمان هەیە بڵاویان دەکەینەوە لەو ڕۆژانەدا و تەنسیقیان لەگەڵ لێژنەی ئێمە دەبێت و ئێمە تەنسیقمان لەگەڵ ئەوان دەبێت بەردەوام لەسەر خەتین لەگەڵ یەکتر. ئەگەر بێت و یەکێک لە لێژنەکانی ئێمە یان ئەوانەی کە هاوکارن لەگەڵ یان مانگ ببینن بە بەڵگەوە و دوو شاهێد لە لای بن کەمانجان بینیوە و بێکسەر ئێمە لێژنەی باڵا ئاگادار دەکەنەوە بڕیار لەسەر ڕەمەزانیان جەژن دەدێت. واتە ئێمە دەمانوێت ئەم شێوازەی کەوا لێژنەی باڵای بینینی مانگ لەسەر بنەمای شەرعی و بە ئەو پڕی مەسئولیاتەوە کارەکە دەکات شێوەیەک لە شێوەی مرکزی و ناوەندی پێوە دیار بێ بۆ ئەوەی دروست نبێت بڕیارەکان بێگومان لە ساڵانی ڕابردوو دەتوانم بڵێم لە 3 بۆ 4 ساڵی ڕابردوو کێشێکمان بۆ دروست بوو کەوا ڕۆژێک کرا جەژن و دواتر کراوە ڕەمەزان و کاک دکتۆر ئادەم لەوانەیە معلوماتی لەلا بێت. ئێمە نامانێ ئەو شێویە ینی چەندە 2 ساڵە دروست نەبوو بەڕاستی، بەڵام ئێمە دەمانێت بێگزاری کۆتایی پێبێت و بێگزاریش کۆتایی پێهاتووە. لە ئێستادا لێژنەی باڵا کاری خۆی دەکات، دەستنیشانی ئەو بابەتە دەکات. ئێمە ئەنجومەنی فتوای کوردستانمان لەگەڵدایە هەر بڕیارێکەوە دەدرێت بەبێ گومان و بەبێ دڵی بڕیاری شەرعیە لەسەر بنەمای شەرعیە. زۆر باشە. لە ڕێنماییە کارجێڕیەکان یەک لە خاڵەکان باسی ئەوە کراوە کە نابێ هیچ ساڵێکیی ئاینی ئەنجام بدرێت ئیلا لەژێر سەرپەرشتی وەزارەتی ئەوقاف. ئەم ڕێنماییە تەنیا بۆ ناو مزگەوتە یان بەگشتی لە شار و شارۆچکەکان لە دەرەوەی مزگەوتیش هەر چاڵاچێک بکرێت دەبێ لەژێر سەرپەرشتی وەزارەتی ئەوقاف بێ؟ کاک دکتۆر ئەوە ئێمە باسی دەکەین ڕێنمایەکان ڕێنوێیەکان تایبەتە بە مزگەوتەکانی هەرێمی کوردستان ئەو مزگەوتانی کە مامۆستایانی بەڕێزی ئاینی ئێمە سەرپەرشتی دەکەن و لای ئێمە فەرمانبەرن لای ئێمە علاقەیەکی فەرمانبەریان هەیە یان فەرمانبەری ئەقدن یان فەرمانبەری خۆبەخشن ئەوانە لای ئێمە مزگەوت بەڕێوە دەبن بەرپرسن لە بڕێوەچوونی چالاکی ئاینەکان هەر چالاکیەکەوە لە ناو مزگەوت
بە بوونی مانجی ڕەمەزانی پیرۆزەوە ئەنجام دەدەن و بێگومان ئەوە مافی خۆشمانە چونکە ئێمە لە کۆتاییدا وەکو مؤسسە ئیش دەکەین وەزارەتێکی گەورە هەیە بەناوی وەزارەتی ئەوقاف کاروباری ئاینی سەرپەرشتی چالاکی ئاینیەکان دەکات بەپێی یاسای پەرلەمانی کوردستان و ئێمە بۆمان هەیەکەوە لەژێر ئەو لەسای ئەو سە یاسایە لەژێر ئەو یاسایکەوە هەمانە سەرپەرشتی کار و چالاکی ئاینیەکان بکەین لە مزگەوت و ناوەندە ئاینیەکان و مامۆستایانی بەڕێزی ئێمەش سەرپەرشتی چالاکیەکان دەکەن دەستنیشانیشمان کردووەکەوە ئەو مامۆستا بەڕێزانی لای ئێمە مزگەوتێکی پێسپێردراوە بە شێوەی خۆ بەخشتیان بە شێوەی فەرمانبەری هەمیشەیی ئەوان سەرپەرشتی مزگەوتەکەی خۆی دەکات بکەن لە ناو مزگەوت کاک حاجی نەبەس لە دەرەی مزگەوت چونکە ڕەمەزانە بەردەوام چاڵاکی ئاینی دەکرێت ینی ئێوە لێ پرسراونین یان چاودێری ئەو چاڵاکی ئاینیانە ناکەن کە لە دەرەی مزگەوت ڕێک دەخرێت بێگومان ئەم چالاکی ئاینێنش پارێزگاڕێکی خستووە کاکدکتۆر بۆ کاروبارەکان یەکتر جیا بکەینەوە ئەو پەیوەندی بە هەندێک چالاکی هەیە لە هۆڵ دەکرێت یان لە دەرەوە دەکرێت ئەوە پەیوەندی بە لایەنی معنیتری پارێزگاوە هەیە کەەوە دەتوانێت کۆنتترۆلی ئەو بابەتە بکات ئەوش لە ڕێگای مۆڵەت وەرگتون بێگومان ئەو لایەنانی کەەوە مۆڵەتی فەرمیان هەیە پارێزگا یان ئیداری سەربەخۆ ئەو تەنسیقی لەگەڵ ئەوان هەیە بەڵام ئەوەی ئێمە باسی دەکەین مؤسسەی ئاینیە مؤسسەی دینیە کە پیرۆستترین شوێن مزگەوتە ئێمە لێ بەرپرسین لە ئەو ئێمەوازان دەدرێت دەکەین و ساڵانە بە بەردەوامی مزگەوتی نوێ دەکرێتەوە ئەوەی با بڵێن چاودێری میدیایان سوسیال میدیای وەزارەتی ئەوقاف بکە دەبینی بە بەردەوام مزگەوتی نوێ دەکرێتەوە دەمەوێت بزانم لە ساڵی پارەوە لە ڕەمەزانی پارەوە تا ئێستا چەند مزگەوتی نوێ لە کوردستان دروست کراوە بڵێ دەتوانم بە جەنابەت بڵێم لە ڕەمەزانی پارەوە تا ئەم ساتە زیاتر لە 100 مزگەوت لە هەرێمی کوردستان دروست کراون 100 مزگەوت زیاتر لە هەرێمی کوردستان دروست کراون لە ئێستادا ژمارەی مزگەوتەکانی هەرێمی کوردستان 5820 مزگەوتە و لە دەی حوتی 2019 تاوەکو ئەم ساتەی ئێمە قسە بۆ جەنابەت دەکەین لە ماوەی 3 ساڵی ڕابردە 400 مزگەوت زیاتر لە هەرێمی کوردستان دروست کراون و بەشێکیان ئێستا لە ژێر دروستکردندان و حکوومەتی کوردستان بە خۆشحاڵیەوە لە کوێی زەوی باشی استراتیجی هەیە لە ڕێگای وەزارەتی پەیوەندیدارەوە زەوی باش شایستە داوین دەکات بۆ مزگەوت و مزگەوت دروستکردن بۆ قوتابخانەی ئاینی دروستکردن بۆ حوجرەی فەقیهان بۆ بنکەکانی لە تەحفیز و لەبەرکردنی قورئانی پیرۆز هەر زەویەکەوە شوێنێکی زۆر استراتیجی هەیە بە خۆشحاڵی و بەڕاستی جێگەی سوپاسە لەسەر نەخشەی جوگرافی دایدەنێت کە ئەمە شوێنی مزگەوتە باشە جگە لە دروستکردنی مزگەوت وەزارەت پلانێکی هەبوو بۆ نۆژەنکردنەوەی مزگەوتە کەلەپوریەکان ئەمە تاوەکو چەند جێبەجێ کراون ئەگەر نۆژەن کراونەتەوە تاوەکو ئێستا چەند مزگەوتی کەلەپوری نۆژەن کراونەتەوە و بەپێی پارێزگاکان ئەگەر بۆمان باس بکەی چەند مزگەوت دەبێت نۆژەن بکرێنەوە لە ناویشیان پێم ماوی مزگەوتی کاک ئەحمەدی شێخ کە ناوەندێکی زۆر دیاری سلێمانی ئەوەش هەبوو بەڵێ انزا لە مزگەوتەکەی مزگەوتی کاک ئەحمەدی شێخ لە شاری سلێمانی ئازیزەوە دەست پێ بکەین لەسەر بڕیاری بەڕێز سەرۆکی حکوومەتی کوردستان بەڕێز وەزیر ئەوقاف کاروباری ئاینی ڕاستپارد بۆ ئەوەی کاری نۆژەنکردنەوە بۆ مزگەوتی گەورەی سلێمانی ئەنجام بدرێت دوو لێژنەی پسپۆر پێکات لێژنەیەک تایبەت کرا بەوەی کەم کوڕەکانی ئەو مزگەوت دەستنیشان بکەن و لێژنەیەکی ئەوە لێژنەی هونەری بوو و لێژنەی تریش لێژنەی جێبەجێکردن لە ئێستادا قۆناغی یەکەمی دەستپێکردنی مزگەوتی نۆژەنکردنەوەی مزگەوتی گەورەی سلێمانی کە مزگەوتێکی زۆر زۆر گرنگە مێژوویەکی دێرین و درەوشاوی لە شاری سلێمانیدا هەیە و جێگەی شانازیە دەست پێکراوە قۆناغی دووەمیش دەست پێ دەکرێت و مزگەوتەکە ئەوەی پێویست بێت لەلایەن وەزارەتی ئەوقاف کاروباری ئاینیەوە سەرپەرشتی دەکرێت و جێبەجێ دەکرێت و پرۆژە هەیە بۆ نۆژەنکردنەوەی مزگەوتی گەورەی خوڕماڵ کەەوە ئەوش مێژوویەکی سەدان ساڵەی هەیە ئەو پرۆژێش دەست بە جێبەجێکردنی کراوە و پرۆژە هەیە بۆ نۆژەنکردنەوەی مزگەوتی گەورەی ئاکرێکەوە خۆتان دەزانن مێژوویەکی چەند دێرین و درەوشاوی لە هەرێمی کوردستاندا هەیە بەگشتی ئەو پرۆژانی کە وەزارەتی ئەوقاف کاروباری ئاینی لە ڕووی نۆژەکردنەوەی مزگەوتەکان و پەرەپێدانی گشتیاری ئاینی لە هەرێمی کوردستان پرۆژەیەکی زۆر زۆر استراتیجیە و زۆر گرنگی پێدەدرێت لە ئێستادا بڕۆشەرێک دروستکراوە بە تایبەت بۆ مزگەوتانی کە لە هەرێمی کوردستان مێژوویەکی سەدان ساڵیان هەیە و دەتوانرێن لە قۆناغێکی نزیکی داهاتوو بڵێ باشە کاک نەبەس ئەمەوێت بچمەوە سەر ڕێنمایەکان یەکێک لە ڕێنمایەکان سەرنجی منی ڕاکێشا پرسیار بوولام ئەویش ئەوەیە کە گوتاری دوای نوێژی عەسر نابێت لە 20 خولەک زیاتر بێ و دەبێت مامۆستای مزگەوتەکە پێشکەشی بکە ناشبێ بدرێت بە بڵندگۆی مزگەوتەکە واتە لە دەرێ خەڵک گوێیان لێبێت و باسی خوداپەرستی و هەڵسوکەوتی جوان و پەروەردە بکە ئێوە
گوتارەکان بۆ مامۆستاکان دیاری دەکەن یان تەنیا چوارچێوەیەکتان بۆ داناون؟ بەڵێ ئەوەی کەوا جنابەت باسی دەکەی پێی دەگوترێ وعزی دوای وتاردانی نوێژی عەسر ئەمە عادەتێکە لە مانجی ڕەمەزانی پیرۆز مامۆستای بەڕێز دوای نوێژی عەسر کە بخۆ دەزانی نوێژی عەسر دەکرێت ئەو خەڵکێکەوە ئیشی نییە لە مزگەوت دەمێنێتەوە بە دوای کاری خۆیدا ناچێت و کاری نییە مامۆستا وتاری بۆ دەدات ئامۆژگاری دەکات لە چوارچێوەی ئەو واجباتانەی کەوا لە مانجی ڕەمەزانی پیرۆزدا هەیە و جێبەجێ دەکرێت و هەندێک پرسیار و وەڵامی شەرعی زۆر تایبەت هەیە کە خەڵکی ئامادەبوو یان دانیشتوو لەوێ لە مامۆستای دەکات و مامۆستاش وەڵامی دەداتەوە بۆیە بە پێویست نەزانراوەکەوە ئەو پرسیارانە کە هەندێک شتی زۆر تایبەتین لە بڵندگۆی ئەعلام بکرێت هەم خەڵک گوێی لێ بێت هەم لەبەر تەقدیرکردنی ئەو کەسێکەوە پرسیار دەکات هەندێک پرسیاری تایبەتی هەیە و هەمیش بۆ ئەوەی کەسی ڕۆژەوان لە دەوروبەری مزگەوتەکە بە شێوەیەکی ئارام ڕۆژەکەی خۆی بە شێوەیەکی ئارامتر ینی دوور لە ئەوەی حەز ناکاکەوە گوێی لێ بێت بەڕێ بکات یان ئەوەی کەوا لە دەوروبەری مزگەوتەکە بە هەر شتێکەوە سەرقاڵە ئەوەی دەیەوێت گوێ لە وتار بگرێت و گوێ لە وعز بگرێت دەتوانێت بچێتە مزگەوت و زۆر بە ئاسانی نوێژەی کەڵ بگرێت و نوێژەکەی خۆی بکات و گوێژ لە مامۆستا بگرێت ئەمە تەنیا لەبەر تەقدیری ئەو کەسانێکەوە پەیوەندیان بە مزگەوتەکەەوە هەیە و شتێکی زۆر ئاساییە و هەش بۆ لە شوێنانیشکەوە بڵند و بەکار هاتەوە هیچ شتێکی بەڵام ئەو ئێمە بە پێویستمان زانی و ئەوێ مامۆستا ئەوەی کۆنتترۆلی پرسیار وەڵامەکانی خۆشی بکە. باسی ئەوەمان کرد لە ساڵی پارەوە تا ئێستا 100 مزگەوت دروست کراوە هەڵبەت ئەم مزگەوتانە پێویستیان بە پێشنوێژی و تارخوێن هەیە و لە هەندێک شوێن خۆبەخش هەیە وەزاپلانی وەزارەت چییە؟ ئایا خەڵکی نوێ دادەمەزرێ بە گرێبەز دادەمەزرێ چی لەو خۆبەخشانە دەکەن؟ ژمارەشیان چەندە هەڵبەت؟ کاک دکتۆر بڵێ کاک دکتۆر ئێمە لە هەرێمی کوردستان بە بەراورد بە مامۆستایانی ئێمە کە دامەزراون بە شێوەی گرێبەست و فەرمانبەری هەمیشەیی ژمارەی مزگەوتەکانمان زۆر زیاترە لە ژمارە فەرمانبەرەکانمان خۆ دەزانی حکومەت لە بارودۆخێکی زۆر سەختی جەماعەت مامۆستا سەرمایەتی زوو بەڵێ مامۆستاش داپۆشن بۆی سەرمای نەبێت کۆزکە شەواکە ساردە بەڕاستی بخۆ دەزانی دۆخی دارایی و حکوومەتی هەرێمی کوردستان لەم قۆناغەدا قۆناغێکی سەختە بە مەجموعەیەک کێشەی زۆر ئاڵۆزدا ئێمە تێدەپەڕین بۆی حکوومەتی هەرێمی کوردستان لەم قۆناغی ئێستادا لەوانەیە توانای دامەزراندنی نەبێت دەنا دڵنیات دەکەمەوە هەر کاتێک حکوومەت وەزعی دارایی باش بێت و دۆخی دارایی گونجاو بێت ئەو بێگومان ئەو پێشنیارێکە وەزارەتی ئەوقافەتی بۆ دامەزراندن هەموو خەڵکمان بۆ دادەمەزرێنێت و ژمارەی خۆبەخشەکان بە بەراورد بە مزگەوتەکانی ئێمە 2700 مامۆستای ئاینی پێشنوێژ و تارخوێنمان هەیە و زیاتر لە 1000 خۆبەخشمان هەیە و پرۆسەیەکی تاقیکردنەوە بە خۆبەخشەکان دووبارە بەڕێوە بۆ ئەوەی ئەوانەی کە کەفاءەیان زۆر باش و بەهێزە مزگەوتیان بدەینێ و مزگەوت بەڕێوە بن ئەم پرۆسێش کۆتایی پێهات وەزارەتی ئەوقاف دەخوازێت لە داهاتوودا بە پشتیوانی خوای گەورە بە هیمەتی دڵسۆزان ئەو خۆبەخشانی لای ئێمە کار دەکەن و کار دەکەن دانەمەزراون بە پشتیوانی خوای گەورەدا بمەزرێن بەڵام لە ئەوش بالایەتمان نەچێکەوە بەڕێز دکتۆر پشتیوان سادق وەزیری ئەوقاف کاروباری ئاینی بەردەوام هاوکاری پێشکەش بە خۆبەخشەکان دەکات هەر شوێنێک مەجال هەبێت و بزانێت دەرفەت هەیە هاوکاری پێشکەش بە خۆبەخشانی وەزارەتی ئەوقاف کاروباری ئاینی دەکات. زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکانە دەستە خۆش بێت زۆر سپاس دەکەین سپاس کە لەگەڵ ڕوودا بیت کاتێکی خۆش زۆر سپاس زۆر سپاس. مرحبا مرحبا أيا شهر رمضان مرحبا 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 أيا شهر الخير والبركة والإحسان مرحبا 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 أيا شهر التراويح والتسبيح والتهليل وتلاوة القرآن مرحبا فتحت فيك أبواب الجنان وغلقت فيك أبواب النيران. كي هي ودنگا خوشنا ناسيت؟ کێ هەیە ئەو سروتە نەناسێتەوە کە ساڵانێک
هەموو خەڵک بە دیار تەلەڤیزۆنەکانەوە دادەنیشت تەنیا بۆ ئەوەی کە گوێی لەو سروتە بێت لە ڕەمەزاندا یەکێک لە جوانیەکان ئەوە بوو کە گوێت لەو سروتە ئاینیە بێت کا بەدەنگی کەسایەتێکی زۆر جوان و دیار هی کوردستان هی شاری سلێمانی بەڕێز مامۆستا ئەنوەر قەرەداخی کە بەڕێزیان هونەرمەند ئاوازدانەرن ساڵانێکی زۆرە لە بواری هونەریدا خزمەتەکەن لە مێژووی هونەری ئەم شارەدا ئەوان جێپەنجەیەکی زۆر زۆریان هەیە مامۆستا زۆر بەخێر هاتی زۆر سپاس دەکەم بەخێر بێت مامۆستا مامۆستا تۆ لە هەڵەبجە لەدایک بووی دوای هاتوویتە سلێمانی هەموو ژیانی هونەریت لە سلێمانی بووە بۆچی بە ئەنوەر قەرەداخی ناسراوی ئەوە حکایەتی دوورە سیستم وەختانی بگرم ئێمە لە ڕەچەڵەکە مەردۆخەیین مەردۆخەیی لە ڕۆژئاواوە هاتوون چوونێتەوە کورد بە بەشتێکیان چوونتە ڕۆژهەڵات لێ لە تاران و لە سنە و لە کامیاران و لە مەریوان و ئەم جێگانە جێگیر بوون لەوێشە بەشێک هاتوون لە قەراق جێگیر بوون جاو قەراقی هینی ئەوەیە کە ئێمە هاتووینتەوێ بەڵام دەوێ ئەڵێن شێخانی قەراق ئەڵێن شێخانی قەراقانی مەردۆخەیەکان باشە مادەم باسی ئەم تیرۆک و بەسەرهات دەکەین بەسەرهاتی ئەم مەرحەبایە ساڵی چەند تۆمارت کرد بیرۆکەکە چۆن بوو سەرەتا کە تەلەڤیزۆنی گەری کوردستانمان دروست کرد بە چکە چک تەوەڵەیەوە دوکان قاڵبێ سابوون و شتێکمانی هەنا ئەوە شەکەمان دروستە کرد لە ڕاستیدا ڕەمەزانان بوو ئەمانویست خەڵکەکە ئێواران تۆزێت هینیان بینێ ئیسراحەتیان بینێ خەڵکی ئەم شارش زۆربەی زۆری مسلمان وەختە ترانسپۆزەرێک و پەخشیە کرد ئیتر بەنامەی ڕەمەزانمانە کرد خوا هیچی وانە بوو ینی سێمە کرد ئیتر چوومۆ یادی مناڵیم ڕاستەکەی کە لە هەڵەبجە یا لە سلێمانی هەلێرە ئەو ستایشە ئاینیانە ئەوترا لە وەختی تەراویحە لە حەزرما مابوو جا تۆزێ لەگەڵ تۆزێ گۆڕانکاریە لەوێ خۆم بە باشەوە زانیم وت بە ئەمانە بزانین بڵاوکردن بزانین خەڵک پێخۆشیان پێخۆش نییە وردە وردە چوە ناو هەستی خەڵکە بەڕاستی تر لەوێەوە خەڵک حەزی لێکە ڕۆژ نییە نامم بۆ نییە ڕۆژ نییە بڵێن شتی تازە ئەوانای تر خەڵک تێر نابێ بە شتێک لەوانێ لەوانە بەڵام من گۆران بێژ نیم باخر ئەوە کێشەکە لەوایە چکە وەختی خۆی ویستم بە یەک دوو کەس بێڵێم کەیان ویان وەتەزانی گۆرانی ئەڵێن ئێمەش ئەمە ئەحساسێکی دینیە بێ تۆزێ ئەو حساسە دینی تیا بێت و بزانی چۆن ئەیگەری بە خەڵکەکە گەیانن زۆر مهمە شعوری مقابلی مادەم باسی ئەو ئیحساسە دەکەی جیاوازی نێوان گۆرانی و منازاتی دینی چییە؟ زۆرە جیاوازەکان زۆرە لە وشا زۆرە لە جۆری ئاوازەکانە زۆرە ئێستا هەندێک ئاوازی تازە ریتمەکەشی بۆ ریتمی ئەلکترۆنی یانی بەڵام لەگەڵ ئەوەشە هەر ئەحساسە دینیەکە هاتێ ینی بەنوعێک تەقدیمەکە کە تۆ ناتوانین تەجاوزی ئەو حاڵەتانە زیاتر دەبێت ریتمی لەسەرە خۆ هادی بی شەر نییە خێراش هەیە خێراشە هەیە خە لەسەر خۆیە هەیە بەبێ ریتمە هەیە بە کۆمەڵێوێ هەیە بە تەنها وترێ ینی گرنگەوێت تۆ ئەو ئەحساسە هەستێکەوە هەتا بیگەنی بە خەڵکەکە مامۆستا وتت نامەی زۆرم بۆیت هێشتا ئەو سروتە جوانە لە دەنگی و گوێی خەڵک داماوەتەوە و منیش زۆر داوام لێکردی کە ئەم شە کۆپلەیەکمان بۆ بڵیتەوە ینی بەشێکی ێزانم کە تەندروستیت زۆر ڕێگەس پێ نادا لەگەڵ کاک پەیاما زۆر خۆشحاڵە بین کە گوێمان لێبێتەوە مامۆستا بەخوا من چینی دەنگم توانێت لەو ڕووداوی کە توش بووم سەلامەتە بی ئیشەڵڵا ناو سیەکانەوە هەناسم کورد بۆ تۆ یەک چین دەنگم دابزیەوە یەک چین ئەوسا دەنگ هەر بۆ بەرەکەت خوڕبەکە هەر بۆ بەرەکەت هەر بۆ بەرەکەت بینەرەکانمان دڵنیام کە هەر بۆ بەرەکەت خوڕبەکەت وڵڵاهی کاکە وڵای تەک وازم ببێنن دەنگی تیلان بنێ کاکە با من لەسەر تۆن بێڵێن دەنگی تیلا لای لا إيقاعتواني لقل ما نبي بقربان بنربي إيقاعيش لقل ما بي مرحبا مرحبا أقر تواني بي الله مقر أقر بانشر بوم داويد يبودنا كم مرحبا مرحبا يا شهر رمضان مرحبا 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 يا شهر الخير والبركة والإحسان
مرحبا 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 يا شهر التراويح والتسبيح والتهليل وتلاوة القرآن مرحبا فتحت فيك أبواب الجنان وغلقت فيك أبواب النيران شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان اللهم اجعلنا من عتقاء شهر رمضان بحرمة القرآن وبحرمة محمد سيد بني الإنسان حسن أعمالنا بين يديك يا رحمن ودني من بكاكا یخوا دەنگە خۆش بێ ئەو دەنگە هەر بمێنێ کاک پەیام هاوکاری بەرەکەتە ئەکردی بەخوا دەست خۆش قوربانیان زۆر استفادەمان کرد والله هەناسەم نییە بێت واز دەفەرمێ بداوای قوربان. تەندروستە بیش الله مامۆستا زۆر زۆر ئینشاءالله هەر هەبیتی قوربان ئێمە لەژێر سایەج نابدوی قوربانتم قوربانتم بە تۆ بێڵە بزان با جۆم لە بزان بۆن و عیڵێکم نێڵێم قوربان هەر ئەوە بڵم یا شتێک تر هەر ئەوە هەرەوە هەر ئەو. نەبێ شەڕە دەگردانی ها گال لێ بێ مرحبا مرحبا يا شهر رمضان مرحبا 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 يا شهر الخير والبركة والإحسان مرحبا 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 يا شهر التراويح والتسبيح والتهليل وتلاوة القرآن مرحبا فتحت فيك أبواب الجنان وغلقت فيك أبواب النيران شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان اللهم اجعلنا من عتقاء شهر رمضان بحرمة القرآن وبحرمة شهر رمضان وبحرمة محمد سيد البني الإنسان حسن أعمالنا بين يديك يا رحيم يا رحمن دەنگ خۆش کاک پەیام دەنگی هەردووکتان خۆش بێت مامۆستا بە دڵت بوو تعویزی منی کردەوە کاکە مامۆستا ساڵانێکی زۆر خەڵک نەیانەزانی کە ئەم دەنگە دەنگی مامۆستا ئەنوەر قەرەداخیە بۆچی خۆت دەرنەکەوتی ئەخر من گۆرانی بێژ نیم یعنی بە زۆر یانە بە کۆما بە گۆرانی بێژیاوە بەڕاستی من ئەتوانم ئاواز دانێم ئەتوان مۆسیقە لێ عەزف کە مەسەلا لە ڕێنجی شەکانە هەوڵ بەم شتی جوان بکەم لەوانە بەڵام کە ئەم ئیشانە بۆیە گۆرانی بەعزێ گۆرانی هەیە لای منەوە کە هەستەکەم بوێ ئیشی تیاکەم هەستەکەم چۆنش بیگەێنمە ناخی خەڵک بەڵێ ئەبێ دەنگی گونجاو بۆ دەستکرێ ئەبێ ئاوازی گونجاو بۆ دەستکرێ هەندێک جار ناڵم هەندێک گۆرانی بێژمە هێنا ئەمە شتی دینیم بۆ بڵێ وای زانی گۆرانی وەی زارە ئاڵێ یعنی ڕۆحێتەکەی نەیەگەیانە خەڵک لەبەرەوە
کە من ئەمود ئەوی بەخوامەوەسە من ناتوانم وا بەو نعی بڵم تۆ خۆت بیڵە باش مامۆستا ئەم ڕۆحیەتەکە لە تۆیە ئاوا دروست بووە هەری ئەوەیە کە تۆ لە هەڵەبجەوە لە حجری مزگەوتی پاشاوە دەست بە خوێندن کردووە لەبەرەوەی لە بنەماڵێکی زۆر دیندار بوون. والله بەتاکید ڕنگانەوەی ئەوەی تیا هەیە چکە وەختی خۆی لە مزگەوتی پاشا لە هەڵەبجە بەڵێ مناسبات دەکرا زۆر دەنگخۆش هاتن ینی ئیجازانی فەقەکانە ئیجازیان وەرەگرت ئێستش بیرمەکە ئیجازەی کاکی گەورەمیان نا دەنگخۆشیان لە شارەکان دەکانی کۆ کردو لەوێ یعنی شتی خۆشیان و شتی جوانیانەوەت هەڵپەرکی جوانە کراتیایە ینی کەرنەڤاڵێک و هەمووی لە هزر ماماوەتە دەروێشەکان کە هاتن بۆ مزگەوتی پاشا لەوێ نوع زیکریان کرد یعنی احساسی زیکرەکە لە خۆم ترسە چۆ دڵمەوە باوشمە کرد بە براکەمە ئەمود بمبەر بماڵەوە ترسم ینی ئەمانە هەبوو لە مێشکمان ماوەتەوە بەڵام نەمەزان ڕۆژە ڕۆژان من مامەڵی لەگەڵاکەم یا هەتا لە سلێمانی لە مزگەوتی حاجیحان شەوانی ڕەمەزان نەوعجەوێکی ڕۆحی ئەمەنە جوان بوو یا لە مزگەوتی گەورە یعنی جەوێکی ئەوەنە ڕۆحی جوان بوو حەست بەخۆ نەکرد یعنی دنیایەک بوو غەریب بوو لەلا یعنی ئەو شتانی ئینسان خاتە جەوێکەوە خۆش لای خۆ نامێنێت ئەستاکەی ئێستا ئەو جەوە ڕۆحانیە کوردیە تەسەوفە لە پاشەکشەیە لە کوردستان والله لە پاشەکشێ بەڵام هەر ماوە جووری ماوە مزگەوتێکی لێ ماڵی ئێمە یعنی مبالغە ناکەم شەوان کاچین بۆ نوێژەوێ هەست بە ئیسراحەتێکی نفسیەکەم تایە ئەمە نەخۆشە لەلام مەبێتەوە نوێژی تەراحەتی شعور بە ڕاحی نفسیەکەی چونکە ئیمانە بە عەقیدەکە هەیە ئیمانە بە شتەکە هەیە و پاشەوە خەڵکەیەتەوەی خەڵکێکی زۆر بە ئەدەب و خواناسن ئەنی ئەو شتانە فەرقەکات زۆر مزگەوتی وا هەیە فەوزایە مەسەلا بەڵام مزگەوتی وا هەیە ڕێکوپێکە ینی ئەو شتانە ئەگەر تۆ بۆ ذاتی شخصەکە خۆی ینی چرێت تۆ توانی خۆت پابەت بکەی لەگەڵ ئەو شتا لە ڕووی ڕۆحیەوە ئەوە زۆر گرنگە بەڵامی تەرگە تەمسیلیشکەوە دیارە تەمسیلەکەی جنابی دکتۆر ئێستا هەروەها جنابەت دەزانی موسیقی تەسەوف و عرفان لە کوردستان ڕیشەی هەیە ئیستا لە چه ئاستێکدایە لە کوردستان موسیقی عرفان و تەسەوف بەخوا بە مەحدودی دەرەکەوێ یعنی جێگەی وا دانراوە کە خەڵک تیا بخوێنێ یا تیا فێر بێ لەو شتا بەداخۆڵێم یعنی ئەو شتانی کە ئێمە کردووانە ئیجتیهادی شخصی خۆمانە ئەزانی شتێکی وا هەیە لەو ڕۆوە بەڵام ینی ئەوانەی کەوا لەو بوارانە ئیشەکەن هەوڵی ئەویان نەداوە کەسانێک دروست کرد ینی من بینەویستم ژیاننامەی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ بیکەن بە ئۆپەرێتێکی جوان بەڵام بەداخۆ نەهاتن بەدەستەوە بۆ ئیشەکە ینی ئیشێکی زۆر جوان دەرەچوو شێکی زۆر ڕۆحی جوان دەرچوو تا سەر شانۆ چێ نەهات ئەوانەی دەنگخۆشن یان بەخوا و جهتەی کەەوە ویسمانیشەکەی پێ نایان نابم بانەبێ بەهێن چکە من لەگەڵیشانە هەر عاجزم تا ئیسش لەسەرەوە چکە وعدمان بە زۆر کەسان 150 کەس بەشداریە کردایە اینجا ئیشەکە زۆر جوان بوو سوورێکی زۆر جوان لە مێشکمە ئیشم تیا کرد ئاوازەکارم حازەکە 6 مانگ دەقەکەمان نووسی چۆن بی گونجێنی ئۆپەرێتێکی وا دروستکەین بە شتێک کاریگەری هەبێ ئیتر خۆیان نانیزبیکەن چی بکە من بە تەنهاش من دەرەقەم ناهاتم بەڕاستی ئەوە نم لە دەست و سودەکەی خۆم خزبە غزمەتی ئیشەکە بەڵام ئەوان نهاتن جنابی دکتۆر ئیسا ڕۆڵی تەکیە و خانقاکە هەر وەکو دیسان وەکو جاران ماوەتۆ نەوەڵڵا ئیسا بەعزە حاڵت هاتوۆتە پێشەوە بۆ شتی فەوزاتە دروست نەبێ بەلانکەی داعش و ماعش و شتانە لەبەر ئەوەیە ئەو شتانە تۆزێ تهدید کراوە بەڕاستی باشە مامۆستا ئەی خەڵک لەکوێ فێری ئەو ڕیتمی مناجات و ئەو بابەتە درێژەی پێ بدا خۆ لە زانکۆکانیش ناخوێندرێ لە بەشەکانی هوەر ناخوێندرێ خەڵک خۆی بکەڕێ بە شوێنە شتانە ئەو جێگەی داخە بەڕاستی ینی ئەمە کە باسی گۆرانیکەین گۆرانی هەر گۆرانی بێژنیە قیت بێتەوە لەسەر مەسع گۆرانی بڵێ ئەنواع ئۆشکال شێوازی هەیە مەقام هەیە هەندێک بەستەی فۆلکلۆر هەیە شتیدانراو هەیە شێوازی هەمەڕەنگ زۆر هەیە گۆرانی ئێمە تایسە گۆرانی مۆسیقی ئێمە تایسە مۆسیقی گۆرانیە ینی مۆسیقی تەنها نییە یا لە فەرعەکانی مۆسیقا ئیش بکرێت و ئاەتیا بکرێت ئەوەی کە یەت مەسەلە من تۆ شارەزایم لەم بوارانە هەبێ یەکێک یەت ئاوازێکەڵەیە لەو بوارە هاوکاری یەکەم چەندێ فێرە بێ ئیتر هەر ئەوەیە لەنیا بڵێ لە پەیمانگای بخوێنرێت ئەم شتانە بڕوا ناکەم مامۆستا لەبەرەوەی کە بەڕێستان ستۆدیۆتان هەیە تاوەکو چەند ئێستا حەزێک هەیە بۆ وتنەوەی سروت و مناجات و ئەمێ ئەو بپرسم کە بۆچی تەنیا تێکستە کۆنەکان زۆر بەکارێت بەڵێ بەبەستم تێکستە کلاسیکەکانە ئەم شاعیرانی کە ئێستا هەن کەمتر شاعر بۆ مناجات و سروتە ئاینیەکانە ئەنووسن بڕواکەی هیوایتایە مەسەلا دوورە دەدی بەڵام پێڵم ئەڵێم تێکسێکم بۆ بنووسە لەسەر فلان مەوزوع بیرۆکەکەی ئەمێ
بەڵێ لەگەڵ یاکەینە مناقەشە و قسەکردن لەگەڵیا تاگەێنێ دەقی نهایی ینی هەر شاعرەکە نیە بینوسێ جاران شعری شاعرە گەورەکان هەبوو ئەوە مەحوی بوو ماشەڵڵا هەر کەلیمەیەکی ئینسانە تەزێنێ بەڵام ئینسانش ئەو شاعرانی کە هەن توانای باشیان تایە بەڵام لە ڕۆدینیەکەەوە لە ناوی قوڵ نین لە ناخە بەرەوە مەسەلا پێی ئەڵێ شێکمە بنووسە لەسەر مەسەلا ترس لە جەهەنەم یا خۆشی دڵ بخۆشە بە بەهشت و ئەتوێ نچیتە جەهەنەم چیتە بەهشت یعنی شعرێک ئالۆ بابەتان نووسە یا لە خۆشەویستی پێغەمەر یا لە عیبادەتی خوا یا شتانە لەگەڵ شاعرەکەدانشی دەی ئەهێن و ئەیبێ تاکو ئەگەیتە نەتیجێ پار بەرهەمێکمان تۆمار کرد شاعریان هێنا بوو نەگونجا بە برادێکی خۆمان مانوت ناوی دڵشاد ئەحمەدە ئەوی کە بژانەوەی کوردستان لەگەلی کوردستان تەقدیم بەڵێ بیرۆکەکەم مایە شتێکی جوانی بۆ نووسی لەگەڵ ئەوەی شاکە جوانی نووسی بەڵام گۆڕانکاریمان تێکرد ئاوازەکەی کاک برایم سابیر بوو تۆمارمان کرد لە سودەکەی خۆمان و زۆر ئیشێکی جوان دەرچوو ئەم ساڵیش بە تەما بوو ئیشێکی وا بکەم تێکسی باشم دەزنەکەەوە بەڕاستی یعنی تێکسەکە هەیە لەلام بەڵام زۆر قەناعەتم نییە لەگەڵیا ینی ئەو مامۆستایانەی کە ئێستاش تێکست لەسەر شێوازی کلاسیک دەنووسن ئەمانە ئەو فەراغا ئەو بۆ شاییە پڕ ناکاتەوە عەرز دەکەم با من شێک تەشبیهەکە لە بینی خۆم و خۆتا بکەیت من مۆسیقی هەنم ئامێرەکەن عەزوێکەکەم باش ئەڵم بە تۆ تۆژادی عەزوێ بکە توانی ئەو شاعرانش کە هەستەکە لە ناخیان نەکڵێ سۆرە دروست نابێت لەگەڵ تێکەڵ نابێت مەفروزە لە ناخەکەیە ئەو دینە هەبێ ئەو ڕۆحە هەبێ ئەگەر ئەوەی تیانە بێت ئاوێتە بوون هەبێت بەتاکیید چکە گەروانە بێت ئەبێ بە تەمسیلکردن بێ بە شکڵیات لە وتنەوەی گۆرانیەکانیش ئێمە باسی کەس ناکەین بەڵام هەندێک گۆرانی بێژمان هەن لەگەڵەوەی کە گۆرانی تر دەڵێن بەڵام لە ڕەمەزاندا جارجار گۆرانی دینی دەڵێن بەس هەز دەکەی ئەم ڕوحیەتی تێدانیە ڕوحیەتی ڕوحانیەت و دین و عیرفان زۆری تیا من ناجوڵێ وانە ئەسا من وەختی خۆی ئیشێکمان کرد مەجموعە ئیشی کۆراڵم کرد لە پەیمانگای هونەر جوانەکان بەڕەحمەت بێشی حەسیب ئامۆزای خۆمە وتم تێکسێکمێ لەو بوارە ئەڵاوەیسی مامەسیەوە مەموزین مەسا لە ئەڵاوەیسیا بوو مناقەشەمانە کرد وتم بەعزێک کەلیمەم گۆڕی بوو لە خۆم بێەوەی بۆ بڵێم بەعزێک دێڕم تەر کرد بوو ئەوانە و ڕۆژێک بانی کردم بۆ ماڵەوە ئەوانە وتم شعرەکەەوە دەستکاریم کرد و تووڕە بوو بەڕەحمەت بێ تی چۆن دەستکاری شعرەکەی توانە وتم کاکە شعر هی گۆرانی ئەبێ بیگونجێنی آخر نابێت وتم آخرت ئەبێت بە قوربان عنی وای دەکردم خەریب و عاجز بم بڕۆم وتی تۆ دانیشە دوای تەفاومەکەی ڕێکەوەندەکەمانەوە بوو وتم تۆ وەرە بەیانی بۆ پەیماگا لێوە بە تێکسە کۆنەکە ژێڕێن بە تێکسەک تازەکە شێڵیم بزانە تۆ قەناعەت بە کامیانە کە ڕۆشتی لێ هیما کردووانە هەوڵجار هینەکەی ئەومان وت دانیشت و ئاوا گوێ گرت و ئاوانە دووهەم جاریش بە تێکسەکەی کە من دەستکاریم کردبوو تێڵاوی تۆ جوانتر تم دەکەواتە ئەبێ حڕێتیش هەبێت لایەن ملاحینەوە هەندێک جار دەستکاری هەندێک وشە و هەندێک کەلیمات بکە بۆی بیگونجێنە جوانتری بکە تۆ لێکوێ بڵێ بەستاقەی سەرێ بم لەکوێ بڵێ بەفوای چاو بم بەفوای ناسکترە جوانترە اینجا ئەم وشانە هەندێک جار هەندێک تێکست هەیە هەم گۆرانی بێژێک دەیڵێ هەم کەسێکیش لە تەچێ و خانەقاکان دەیڵێ هەمان وشە هەمان شعری شاعیرێکی دیاری کراوە خەڵکێک ڕەنگە بڵێ ئەمە گۆرانی خەڵکێک بڵێ نەخەر ئەمە سرودێکی ئاینیە کامەیە یان تێکستێک هەیە بگونجێ بۆ هەردووچیان بڕوا بێ ئەوەی کە لە خانەخا ئەیڵێ لەگەڵ ڕۆحەکەیە ژیاوە الله لەگەڵ ناهی ینی لە ڕووی ئیسا من ئەمیزم گۆرانی بڵێم هەناسەم تەواو بواە ئەو احساسی کە من دەری بڕم گۆرانی بێکی کرد ڕوا ناکەم دەری بڕێ چکە دەنگی کەس لەگەڵ دەنگی کە ناتوانانی مقارنە بکەی ئیسا ئەم ئەو سایشە ئاینانە ئەڵێ من ئەگەر چەندێک شارەزاش بوو گوێی لێ بگرم و غەڵەتی تیاب دۆزمەوە چاکەی تیاب دۆزمەوە ناتوان دەقە و دەقبیڵم بە احساسی خۆم ێڵێم اینجا هەندێک احساس هەیە لە ڕووی دینیوە پەروەردە بووە لەو احساسە ئەژی هەستەکەی گوێ لێت نوع سکنایەکا بەدڵێ نوع عشتێکا بەدڵێ بەعزێ سەر شعری تازە کە لە بەعزێ گۆرانیڵێ بۆ لەم گوێچکەتە ڕۆڵ و گوێچکە چێتە دەرەوە احساسی ناجۆڵێنە هیچ هەر گۆرانی بێزگە لە شتی ئاینی يعني احساس ناجولين كاتيه بن كاتيه يعني عين من ناو غراني سندويجي يعني او دقيقه لوانيه ريتمك او شلون لو دقيقه كينوتيك وبسيتك اشتيا اي جو دقائق جو هي اشتيك اللي جسكته والله مشيت او دقاكو نازن شي غراني بيش هي بالرواب موسيقي غراني كوي نازاني
دەتەوە چۆن ناوێنی جنابی باش. دکتۆر ئەو مەقامانە چین کە زۆر تەسیر گوزاری زۆرترە لەسەر ببووەرە من دکتۆر نیم جارێکە من حەز دەکەم بە ناوی دکتۆر قوربانگان ئەو هەموو جناب زەحمەتت کێشاوە ئەزمونە لە هوەر هەیە ئەو هەموو زەحمەتە کێشاوە بەخوا لە دکتوری سەرتری بۆ چاوەکەمی ئەو مەقامانە چین کە زۆر تەسیر گوزاری لەسەر مرۆڤ هەیە لە مناجات یعنی چه مەقامانی تاسیر گوزاری بیشتر هەموو مەقامێک کاری خۆی هەیە بەشێت یە مامەڵی خۆی لەگەڵا بکەیت یعنی حیجاز نەوعاتامێکی هەیە سەبا نەوعاتامێکی هەیە خاوکە مەقامێکی هەیە خۆشیدی نەوعاتامێکی هەیە گونجانی تۆ چییە لەگەڵیا ئەو احساسە چییە توانی ئەو کەریمەیە ئەو شیعرە بەو کەلیماتە بڵێ هەموو هەڵەگەر بە دەروونەکەی قوربان دەروونەکەی هەمووی علاقی بە دەروون هەیە علاقەی بە ریتمی نوعی ئاوازەکەەوە هەیە ئستا لێ ئەو دەفە بەو نوعێری ئایا لەگەڵتا فەرقی لەگەڵێت تەپڵێک وا بۆ لیا لەگەڵتا دەف لایکی ڕۆحیتیاکە یعنی احساسێکی ڕۆحیتیا هەیە ئەتوانی بیگونجێی لەگەڵەوە بەڵام تەپڵێک ئەبێت تێکەڵاوی کەی لەگەڵەوە بۆی گومی کەیت و بەڵام نامان کاتە ڕۆڵێکیش باشە مامۆستا بابێنە سەر ژیانی ئەمڕۆی مامۆستا ئەنوەر قەرەداخی لەبەرەوەی کە من لە پێشکی ژوتم تۆ جێپەنجەت زۆر دیارە لە مێژووی هوەری کوردستان بەگشتی دامەزرێنەری چەندین تیپی موزیکی بووی لەوانە زانکۆ شۆڕش چەندین تیپی موزیکی دیکەش واتام هەم تۆ لە شار هەم لە شۆڕش و لە ئەزمموی هەموو گیانمانەوە بۆ ینی لەوێش تۆ هەر دانیشتی تیپی موزیکی دروست کردووە ئەوەی کە ئەمڕۆ هەیە لە هوەرە تاوەکو چەند جیاوازە لەگەڵ و هوەری کە تۆ سەردەمانێک کارت بۆ کردووە ئەزانی شۆن بازیشت هەیە ئەبێ بچیتە زۆر و دەکاریەوە جاران ئێمە هەوڵجە کە دەستمان ئامێری کردبوو مۆسیقەمان لیا ئەو برا ئازیزانش حەزەکەم لە مۆسیقان گیان لێ بێت خوامە کە دەستمان ئامێریە کرد ئەو سەردەمەی ئێمە ساڵی 60ەکان و 50ەکان گوێمان لە ڕادیۆ بوو گوێمان لە عەبدولحەلیم حافظ و عەبدولوهاب و کەلسوم وانە بوو ئەو شتانەمان لیایەوە ئیتر من کە بێتاقەت بووم لەو شتانە ئەمود باشە ئێمە گوارەی کوردیمان نییە بێڵێین چی بکەین چی نەکەین بە خەیاڵما هات بزانە بە خەیاڵما هات ڕۆژێک ڕۆشم ڕیکۆردەرێکم کڕی مەعاشیمان یەکم ما بە ڕیکۆردەرێک ناوی کراونە ئێستا ژەبیرمە شکڵەکە قاوەکەی تامەوەی چیتەمەوە برما بوو بەکەرێکی بچکۆلی ئەوەنە تێکردوانە بە باتی ئیشێ کرد چون بۆ ئەم ناوچەی شارە زۆرە سواری پیکابێک بووم لە دوای پیکابێکەوە چون بۆ ئەم شارە زۆرە بە 50 فلس لێوە گەڕان بوتم ئەرێ گۆران بێژێک هەیە لە ناوی فڵان کەسە لە خۆمە ناوێکم وت نایەتە یادم چی بووتم لەم دەیە ئەڵێن دەنگی خۆشە کابرای جوتیا سەری هەنا و سەر وڵات دەنگ خۆشی وامان نییە ناوی ئەوە بێت بەڵام کوڕێکمان هەیە ناوی ئەوەیە ئەوە دەنگی خۆشە باشە توانی بیبینی ینی ئەوە ڕێمانە دروستە کرد یابانیانە کرد یا ئەمە چوین بۆ لای ئەمەی گۆران شات خاتۆ گۆرانی ئەزای لە خۆم گۆرانێکمەوتم گۆرانە لە بەرە ئەوی نەوەڵام گۆران لەوە ئەمزانی شتێک هەیە تەشبیهەکەم تەشبیهەکەم لە گۆرانێک لەو ناوچە بەڵام بەغەڵە دەموت بۆی ئەو بۆ بڕاستکاتەوە کە ئەیوت دەستمەنا بە ڕیکۆردەکە تەرجیل مەکرد دەیان گۆریانی ئیسەش دەپەر شیفەکەمان ماوە دایان گۆرانی ئەوانم تەرجیلە کرد هاتمەوە لە ماڵەوە لە سای ئەو نەبراتەمە کردو لە سای ئەو ئەدامە کردووە بە کەمانەکەی خۆم کە چۆن ئەدای کردو ئەو وی بزان ڕۆحی کوردی چییە لە مۆسیقا ئەسعەدی برام من بانگە کرد ئەمەوت ئەسعەدەم گۆرانی توانی بڵێ دەقاو دەقەی وتووە لەگەڵ یا سیرکە تەجروبەکەمان ناجیحە زۆر هەوڵماندا لەگەڵەوە پێزی مۆکی کوردیمان هەڵگر لەگەڵ خۆمانە اینجا ئەوە زۆر هەنگاوێکی گەورە بوو بۆ ئێمە لەوێەوە دەستمان کرد بەوەی کەەوە ئێمە باخەمی گۆرانی کوردی بخۆین بەسە گۆرانی کەسوون دێن و بەس گۆرانی عەبدولحەلیم دێن و بەسە نیاوانە لێین لە مەساحەکانە ئەچوونە مەساح خەڵک وەک پێی استیعابی نەکرد چیمان کرد ئەمسالی تۆفیق عەلی و ئەوانەمانی هێنا لە ڕێ ئەوانەوە مناڵێکە گۆرانی ئەڵێت بەڵ هەرچێک غەڵەتە ئەو قۆناغا کردمان بەڵام مەبەسمان بوو ئشارەتیا بە فرقەی مۆسیقا و جوان ئەڕووی لەگەڵ مۆسیقا و خەڵک لە خۆڵە ئیعجابی هەنا و چەپڵەی لیا ئەمە ها گۆرانی بێژێکی مناڵ پیا بۆ وایە وامان لێکرد جمهورمان ڕاکێشە بە لای خۆمان لە گۆرانی فۆلکلۆرەکانە وامان کرد لە کوردی ئاهەنگەکە یەک دووشتی تازەشمان تەقدیمە کرد وردە تا جێی گرتەوە شتە تازەکان جێگە کۆنەکان بۆ نوعەیە ئیحساسی خەڵکمان ڕاکێشە بۆ لای میلۆدی کوردی ئەو ئیحساسە ماوە ئێستا بەخوایسا بەرەو خوارەوە ئەڕات چونکە بەداخەوە ئەڵێن سەیتەری فەنی تورکی و فارسی و عەربی وازاڵ بۆ بەسەر میدیاکان ئەیەن بەگوێ خەڵکەکان لەو ڕێگەوە مامۆستا تۆ ڕۆڵێکی زۆر گەورەشت هەبووە لە بەرەو پێشبردننی خانمان لە هوەرە تیپیکی ژانی سلێمانی نمونەی ئەوەیە ئێستا کارەکان ماوەن الحەمدولله
ماوەی لەمە پێش کۆنسێتێکی زۆر سەرکەوتومان کرد بەڵێ وا بەتەمایان دوای ڕەمەزانیش چین بۆ هەولێر لەوێش کۆنسەرتێک پێنگ موافقەوە شتێکمان بگرتووە گروپێکی جوانن زۆر هەموو ئیتر هەیە خانمی ماڵە هەیە مۆزەفە هەیە تەلبەیە هەیە مناڵەکەی هەنێ بۆ تەمرین هەیە کێشەی مناڵی بەڵام ئەوە ئیشەکان خۆشەوێ بەردەوام ینی سەر لەم کۆرسەتی خیرمانە یەکێکمان هەو پاس 3 ڕۆژ مناڵ بوون هاتە سەرشانەوە ینی بەخوا من نەمەزای لە خۆشیە گریانمە هاتەوە دڵخۆشم پێی یەک دوانی یەکێ باوکی ئەمری خۆی کرد بووی چەنداکی ئەمری خۆی کرد بوو هەر هاتنە سەرشانەوە ینی گروپەکان خۆشەوێ گروپێکی جوانن هیوادارم خەڵکی ئەم شار بتوان دەستیان بگرن هاوکاریان بکەن ئافرینیان بکەن چکە ئافرینە زۆرە بۆ ئافرەت هیوایتە لە سەرەتای دروستبوونی گروپەکەەوە لە ساڵی 2023 26 دەی تاریخی تعینی خۆمە 26 دا من 64 ئەمان 26 دەی 2023 ئەو گروپەمان دروست کرد تا ئێستا کێشەی مویەکمان نەبووە الحەمدولله ئەوەی لەگەڵمانە بگونجێ ئەگونجێ ئەوی ناگونجێ خۆ حەفیزی بڕۆکەوە ئیشەکە هیچکە ئێوە بەردەوامە ئێمە بەردەوامی بەڵێ مامۆستا تۆ پێشتر ستۆدیۆکی دەنگیشت هەر لە ماڵێ هەبوو بەڵام لە ساڵی 82 هەمە بەڵێ تاوەکو ئێستا شەرماوتە تاوەکو ئێستاش چالاکیەکانت لەوێ بەردەوامە واتە ئەمێ بزانم کە مامۆستا ئەنوەر قەرەداخی ئێستا ڕۆژانە بەچیەوە سەرقاڵە بێ وەڵا ئێستای شەرخەری ئیش و کارم من یعنی بەس ئەوەیە فەرقەکەم لەگەڵ جاران هیلاکە بووم زۆر بەڵام ئێستا هیلاکە فەردی ترە یعنی جاران وایە خەڵکی بێنایە و لەگەڵ یانە ئیش بکەیتوانە ئێستاەوە کەم بۆ تۆ لای من ئێستا مۆسیقی کارەکان هەمووی خۆمێکم ئەین پێویستم بە کەس دێبێ عەسم و بکات و یاشتمە بکە بەس گۆرانی بێژەکەی هێنم ئەگەر کۆرسی بێ دوو کەس سێ کەس گۆرانی بێش کۆرس هێنم چ کوڕ چ کەس یەکیسیان سیانەکە کەم بە 20 کەس بە 30 کەس تەجیکردوانە ئیشەکە بۆ من ئاسانترە خۆشتریشە بەڵام لە هەموو کە حاڵەتێکە کە گروپ دائەنیشێ ئەسی گروپ بە زیندوێتی زۆر جوانترە بێگومان ئێستا ئیشی تراکات هەیە ئیشی تراکات چونکە کولی جاری ئەحساسەکە دەگۆڕێ ئەو ئەحساسە بەوک پێویست ناگات یعنی بەڵام کەرعانەکە بەیەکۆ دانیشن هەموو بەیەکۆ ئینسیجامێک دروستەکەن ئەو ئینسیجامە بۆنێکی زۆر خۆشی لێ ینی هەتا من لە عەسی خۆمە ملاحەزەکەم کاتێککە بە تەنها تراکات عەسەکەین لێە نوعێکە هەر جاری بە نوعێک بۆم ئەوتیا ینی ئەحساسەکە بەڵام لەگەڵ گروپێکا بێت لەگەڵ ئەحساسی گروپەکە ئەڕوا شتێکی جوان دەرێت ئێستا هیچ بەرهەمێکی ئاینی هەیە ئیشی بۆ بکەی حالیان ناڵێ تێکسێکم لەلایە ئەو تێکستە ئەمێ دەستکاری بکەمەوەە ئینشەڵا لە مانگی ڕەمەزانم بتوانم ئیشی تیا بکەم ینی بۆ ئەم بانگە بەخوایمان لێ ئەبێیان هەوڵام ناوێرە موعدبم بەڵام هەوڵام چکە دیارە هونەرمەندەکان یان ئەو کەسی کە دەیڵێت دیارە بتەوە خۆم بێڵم بەڵام ئەوەیە کە تەجیەکەم بە پینەوەپڕۆ تەجیەکەم ئەو نییە یەکژەم بیڵێم گۆرانیکە خۆمەزانم چۆن منتاجیەکەم و ئیشیتیاکەم و ئەو سوپرایزێکی زۆر جوانە بێت بتوانم کەسێک هەبێت بە دەگمەن بتوانێت سروتێ بڵێ بەڵام دەنگدانەوەیکی زۆری هەبێ بەخوایتر ئەو شانی شەروا کردم لەوێ وەختی خۆی زۆر کەس ئەیانوت بۆچی ئەمەکەی توانێت بەڵام ئیمانم بە قەزێکە هەیە خۆم ینی خۆم دین لە ناخما شکر الحەمدولله بەهێزە لەوە هەوڵمدا زۆر جای ژڕێنمایم لە برای گەورم خوا لێ خۆش بێ وەرەگرت یا لە مامۆسا ئاینەکان هیوا هەبوو جاری هەبوو تاری ئاینیمان تەجی دەکرد مەسا مامۆساکی ئاینی هات سوورەتی قورئانی خوێندەوە من وەسابم لای کامێرەکە ئەمن مامۆسا ئەو سروتە ئەو ئاەتە بەغەڵەت خوێندەوە چاکی کردو دووارە بەغەڵەت سێمجار تووڕە بووە چوە تۆرە تۆریکەی خۆتە کاکە خۆ قورئانەکە بەغەڵەت ناڵێن بە خەڵک غەڵەتە ینی کەمتیان یەکێ گوتی أرأيت الذي يكذب بالدين فذلك الذي يدعو اليتيم ما مسا يدعو اليتيم وتي دي باشا يدعو اليتيم دسي بيقولوا هل يدعو سيجار هل يدعو ما مسا غلطة هصاوتي بخال لقل توي دارنا كم أنا كيف يخوتك هكذا باشا ما مسا تو تا ئێستا هەموو ژیانی خۆت تەرخان کردو بۆ هونەر ئەوە تا تاوەکو ئێستاژ لەم مانگەشدا هەر باسی هونەرە باسی کارەکانی تۆیە بەدەر لەوە چی دیکە دەکەی ڕۆژانە بەخوا زۆر کە کلیپی شتەکانی شەکەن زۆر جا خۆم هاوکاریانەکەم لە کلیپەکە ینی دەرهێنەریشی سوێدەکەی خۆم کلیپیشی تیا مۆنتاژەکەم ئەوش تیاکەم زۆر جار خوێنمەوە مەقالات دەنووسم لەسەرەوە کۆڕەکەم لەسەر بابی مۆسیقیسە چەند ڕۆژێنەوە پێش لە پێشانگای کتێب لە هەولێر کۆڕم هەبوو لەسەر مۆسیقا باسمان ئەوە کرد کەوانە باسی نەتەوەی مۆسیقا لە هزی لە ئەزمموی خۆمەوە مۆسیقای کوردی چییە ئەگەر چی کۆڕەکە ماوەی کەم بوو زۆر نەمتوانی مانامەکە بگەین وەک پێویست بەڵام شتێک ما بە جووسکەی خەڵکەکە
ئەی بەو شتانەوە مەشغوڵم زیاتر خۆم بەشیکەوە مەشغوڵ ناکەمەوە مامۆستا تۆ دامەزرێنەری پەیمانگای هونەرە جوانەکانیشی یەکێکم لەوانە یەکێکی ئەندامی بەڵام دامەزرێنەرانی دامەزرێنەری بەشی مۆسیقەم لە پەیمان باشە ئەمەوێت پرسیاریەوە بکەم جاران کاسێک کە من بۆ نمونە هاوڕێک مەناسی لە پەیمانگای هونەرە جوانەکان بوو زۆر بە حەزەوە دەچۆ بەشی میوزیک دەی خوێند خۆی ماندوو دەکرد هەوڵی دەدا ئێستاش بۆ شێوەیە ماوە بەخوا من ناتوانین سەباسی سەکەم چکە لەشیان سا بڕێ و پێشکەوتوو بن ئیشەڵڵا ئەبێ وەکو باش چالاکیەکان کە ئەیبینی بەخوا چالاکی جاران زۆر بە خەمەوە ئەمان کرد ئەزانی ئەمە من شخصی خۆم هونەرم وەکو قەزیە هەڵگرت بوو نەک مجرد و مۆسیقلیانێکە وەرێنێتێکی مجرد تەنها وەکو قەزیە هەڵم گرت بوو چۆن پێشمەرگەی لە سنگەرێکە بوو ئێمەش خۆمان بە پێشمەرگەی لە سنگەر ئازانیەوە ئەوها ئەنی ئەو شانی ئەمان کرد ئەمانی زانی ڕەتفعلی خەڵک چییە ئەو گۆرانەی لە تیپ سێمانیان کە ئەمان کرد زۆری گۆرانی سیاسی بوون بەڵام بە عاتفی خەڵک یامانە ئەمانە بە جێچەی خەڵکە هەتا لە تەلەڤیزیۆن گۆرانی وامان هەبوو ساڵی پێچوو تا موافقەتە کرا ئەنی کەسان هەبوو لێەوە هاوکاریانە کردین بۆی کەوا موافقەتکەن لە ئەو گۆرانیانە سەرا برای کاروانچی بۆ نمونە ئەو ساڵانە بووکەوە ڕاپێکی هەرچی دێهاتەکان بوو هێرانم جەماعەکانەوە و لەسەر ئەوە دروستماکە شارەکەی دڵشاد مەریوانیە تەنانە نەمانتوانین منچین دڵشاد مەریوانی ئەمانسی دڵشاد هەر بۆی کەوا دڵشاد یەکێکە ناوی خۆی ناوە دڵشادی ترخۆ ئەڵی چی مەسەلا ئەنی ئەو شتانەمان هەبوو بەو کارمانەکردن دەستان خۆش بێت مامۆستا زۆر زۆر خۆشحاڵ بووین کە ئەم پارشێوە لەگەڵ کەسایەتێکی دیار و جوانی وەک بەڕێستا چاک بە بنجوبنەوەی شتەکانە گەڕاوی بێگومان مامۆستا کێ هەیە لەم شارە تۆ نەناسێت ئەرشیفی تۆ نەزانێت سپاسەکەم مەمنونم زۆر ئەرشیفێکی باشیشم هەیە من لە هینی دەنگیش و هینی ڕستمیشی ڤیدیۆش بەڵێ ینی ئەرشیفی زۆر کۆنم هەیە ینی دەنگی ماوسە علی مەردان خواحافیکە لەگەڵ شەوە سایبەت چۆن گۆرانی و تۆ بەیەکەوە هەتا ئەوە شتیوام هەیە وەختی خۆی ئەرشیفەکە یا بە من بعضە لەو شیتانە شەماڵ سایب ڕەحمەت بێ علی مەردان کە هات سەردانی منیە کرد قسەی لەگەڵا کردم باسی مەقاممانە کرد بە یەکەوە باسی شتمانە کرد هەروها تا تۆفیق عینشت زۆر لەو هونەرمەندانە مەبەستم بوو کە لەگەڵیانە بزانم چی ئەزان و چی ئەتوانم ئیسفادەیان لێ بکەم ینی ئێمە ئەو شتانەمان وەکو قەزی هەڵەگرت بۆ وەکو ئێستا بەڵام ئایا ئەمڕۆ هونەرمەندی ئەمڕۆ سەیری هونەرەکەی وە قەزیەکە من واحد ناکەم چونکە لاساییکردنەوەی هونەری تورکی و فارسی و عەرەبی چه خزمەتێ بە کەلتوری ئێمەگەینێ ئەتوانی ئیسفادەی لێگری سوودی لێوەرگری سوودی لێوەرگری لە ئەزمونیان لە جۆری کارکردنیان بەڵام نەک بەکارهێنا بەڵام بەکارهێنێت دەقی ئەوان بێنی بکەی بە من عقلم نایبڕێەوە مامۆستا زۆر زۆر سپاسەکەین هیواداری نمونەت زۆر بێ سروتەکەت بۆ تەواو نەکردین بەڵام لە دوای ڕۆشتنی توێمە هەر گوێمان لێ بێ زۆر زۆر سپاسەکەم سعادەتی بوو لە خزمەتی جناب چاوکەم قوربان زۆر بەخێر هاتی مامۆستا زۆر سپاسەکەم بەخێر بێ سەر چاو بەخێر بێ زۆر سپاس بەخێر هاتی مامۆستاگیان سەر چاو تەندروست خوان لەگەڵ الله لا إله إلا هو
الله الله لا إله إلا هو إسماعيل ذبيح الله الله ئیدی ئێستا کابانەکان ئەستاون بۆی کە خوانی پارشی ئامادە بکەن و بەشێکیشان هەر نەخەوتون لەبەرەوەی هەیە دەیەوێت لە ئەم کاتانەوە دەست بکات بە خواردن یان هەیە خواردنی سووکە خوات ئێمە بڕگەی کابانی ماڵمان هەیە بۆ ئەو کابانانەی کە حەزەکەن ببینن کە ئەم خاتووکی ژان لە سەی سادق چی دروست کردەوە بۆ ئەم بڕگەیە و چەند جۆر خواردن دروست دەکات حەزەکەمشتی وا کە زۆر حەزت بچێتە سەر خەڵک هەندێکیشیان ڕاستە هەندێکیشیان خواردنانە ینی کاتی زۆری ناوێ زوو دروست دەکرێت بۆ نمونە بۆرەك و سوپی قارچکەکەی بە هەمان شێوە ئەمانە ڕەنگە کاتێکی زۆری نەوێ تۆ ئەگەر حەزیشت لەوێ بتانی ئێستا یەکسەر دروستی بکەی بۆیە خۆسان بینەری خاتووکی ژان بن بزانن کا بەدەست و پەنجە ڕەنگینەکەی چەند جۆرێکی خواردن دروست دەکات چی وچین من کیژان برهان لە قەزای سەی سادقەوە لەگەڵتانی بۆم ئێوارەیە خواردن ئامادە دەکەین کە پێگاتۆ لە تشری بوو برنج و بۆرەک و سووبێک فەرموو لەگەڵمان بن. ئێستا دەستەکەین بە تشری بەکات چونکە کاتێکی زیاتری پێویستە کەمێک ڕۆنی تێدەکەین. ئێستا ئێمە گۆشتەکەمان بە قاڵبێک بڕیوە بۆ تشری زۆر نابێ بچووک بێت و ئێستا کەمێک خۆی پیاکەین بەڵام من بەس نابێت بۆ دوایی پێویستمان پێ بێت. شێوازی زۆرە دروستکردنی تشری بەڵامی تر ئێمە بە شێوازی خۆمانەکەین. تەماتەکانیش بە ئارەزوی خۆمان منە حەز دەکەم ئاو قاشقاش بیژنم هەر کەسە و بەدڵی خۆیەتی بە شێوازێگەی کات بەڵام ئێمە ئاوایەکەین. ئێستا گۆشتەکەمان تقریبەن هەڵکزاوە زۆر جوان نەدەرچووە ئاوی گەرمی تێیەکەین. هەرمنا تا دوایی ئەتوانین ئاوی تری تێ بکەین. ئێستا ئاوەکەمان کوڵا لەگەڵ گۆشتەکە شتەکانی تێیەکەین پیازەکەی تێیەکەین تەماتەکەیشی تێیەکەین. ئێستامان وازی لێنین تا ئامادە بێت ئەگەر ئاومان پێویست بوو ئاوی تری تێیەکەین و خۆی تێگەین چونکە خۆیەکەی کەم بوو تێمان کرد. ئێستا کەمێک کوڵاوە گۆشتەکە دۆشاوی تێیەکەین بە دڵی خۆت ئەگەر دۆشاوی زۆری تێکە یان کەم تر وازی لێنین هەتا تەواو ئەکوڵێت. ئێستش دەستەکەین بە ئامادەکردنی بۆرەکەکەمان کە بە مریشک ئەیکەین مریشکەکەمان جوان ئاوا بۆ ورد کردووە خۆی تێدەکەین و سەری ئەنێنەوە هەتاکو کەمێک بە ئاوەکەی خۆی و هەڵەکسێت هیچ ڕۆنی تێ ناکەین. ئێستش سەرینەینەوە هەتاکو کەمێک بۆ خۆی هەڵەکسێت. ئێستا بە ئاوەکەی خۆیەوە بەهاراتەکانی تێیەکەین. بەهاراتەکان ئارەزومەندە کاری حەودەرمانە بیبەری ڕەش بیبەری تون هەر کەس حەزی لێ نەبێ ئەتوانێت هەر کامێکیان بێت تێی نەهات بە تایبەت بیبەرەکان. مریشکەکە کە ئامادەمان کردبوو دووبارە بە دڵی خۆتە بەڵام نابێت زۆری تێ بکەی لە بڕی نانەکە ئەدڕێت. پەنیری پیتزای تێیەکەین ئارەزومەندی ئەتوانی تێشی نەکەیت بەڵام تامی خۆشترە. ئێستا بۆرەکەکە حەزرەکەین ڕۆنەکەمان داغ بووە ئەیکەینە ناوی کاتێکی زۆر کەمی ئەوێت سوور ئەبێتەوە. ئێستا دەستەکەین بە ئامادەکردنی سوپی قاچێک
کە کەرەستەکانی قاچک گێزەر پیاز پەتاتە مریشک ئارەزومەندی کە مریشکی تێ بکەی یاخود نا بەڵام ئێمە پێمان خۆشترە مریشکی تیابێت. ئێستا دەستەکەین بە ئامادەکردنی سووبەکەمان. سووبەکە بە زەیتی زەیتون ئامادەکەین و خۆشتر دەرەچێت. کەمێک ڕۆنی تێیەکەین ناوێت زۆر بێت. ئێستا پیازەکە کەمێک سوورەکەینەوە. دواتر مریشکەکەی تێیەکەین کەمێک هەڵ بکزێت تر وردە وردە شتەکانی تری تێیەکەین کە بێ بکوڵێت ئینجارە کەمێک نیشاستی بۆ ئەگرینەوە بەڵام بە ئاوی سارد لە بەرەوەی کڵۆ نەبێت لە بەرەوەی سووبەکەمان خەست و خۆش بکات بەم شێوەیە جوانتێکی دەدەین. ئێستا ئێمە برنجی قوبڵی دروست ئەەکەین ئاوەکەمان قوڵاو وەک ئەبینن برنجەکە جوان شۆردومانێتەوە ئەیکەینە ناوی برنجەکەمان خەریکە تاو ئاوەکەی هەڵەچنێت کەمێکی ترەوەستین تا تەواو ئاوێتیان نامێنێت و سەریێنینەوە. بینەرانی خۆشەویست ئێستا کۆتاییمان هێنا بە خواردنەکان هەمویان ئامادەن ئەو بۆرێکەکە بوو کە باسمان کرد سووبەکە هێشتا بەسەرەوەیە بەڵام هەمویان ئامادە بوون و ئێستا پێشکەشیانەکەین و دایانەگرین. بەڵێ ئێستش خواردنەکان هەمووی ئامادەیە و بانگی مەغریبە و فەرم و ڕۆژەکانتان بشکێنن قبول بێت. پاشیف بەردەوامە گەیشتینە مژاری پاشیف هەڵە باوەکانی ڕەمەزان ڕەنگە خەڵکانێک هەبن زۆر خۆیان هیلاک دەکەن بۆ ئەوەی ئەزر و پاداشتێکی زۆر وەرگرن لای خوای گەورە بە ڕۆژوو دەبێن شەو نوێژ دەکەن تەڕاویح دەکەن بەڵام ڕەنگە هەندێک هەڵە بکەن لە ڕوانگەی یان لە سۆنگەی دڵسۆزیان بۆ دینەوە بکەن نەشزانن کە هەڵەیە. ئەمە مژاری ئەم شەوی پاشیفە بە سوپاسەوە بە ڕێز دکتۆر لەگەڵمانە دکتۆر خالید ئەحمەد هەم پێشنێژ و تارخوێنە هەمیش مامۆستای زانستی ئیسلامیەکانە لە زانکۆی سلێمانی زۆر سپاس دکتۆر کە لەگەڵ بەخێر بێت خوا ڕەمەزانیش تاعەتی هەموو لای قبوڵ بکەی ئینشاءالله. ئەگەر بڵێم دیارترین هەڵەی باو لە کوردستان لەلایەن موسڵمانانەوە کە لە ڕەمەزان دەکرێ بە چی وەڵامم دەدەیەوێت و بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه منیش هەر لە سەرەتاوە پیرۆزبایی هاتنی ماگە پیرۆزە ئەەکەم لە مسلمانانی جیهام بەگشتی و کوردستانی خۆمان بە تایبەت خوای گەورە لی دەپاڕێنەوە بە ئیسمی عەظەمی ناو و سفەتە بەرز پیرۆزەکانی بیکاتە مای خێر و بەرەکەت بۆ هەموو تاکێکی مسلمان و میلەتەکەمان بەگشتی. دیارە هەڵە باوەکانی ناو هەر عیبادەتێک لە عیبادەتەکانی کە ئەنجام بدرێت بە ئەندازەی پیادەکردنی و بە ئەندازەی ئەوەی کە خەڵکێک بە نەزانی کات و شارەزایی نییە هەڵەکانی زیاد دەبن و هەڵانە جۆرە و جۆرن کە لە ناو ڕۆژوە ئاکرێت مەثلەن ڕۆژەوانەی کات هەندێکی پێوەستە بە گشتی مسلمانانەوە هەنێکی بۆ سنفێکی تایبەتە مەثلەن ئافرەتان هەندێک هەڵەیان هەیە گەنجان هەندێکی تریان هەیە گشتی دیارترین هەڵەت چییە اینجا هەڵەی ئافرەتان وڵی ئەوەی گشتی بینم مەثلەن خەڵکەکە لە پەیامی ڕۆژوو تێناگات کەخوای گەورە دەفەرمێ کوتیب عەلەیکم الصیام کەما کوتیب عەلە الذین من قبلکم لعلکم تتقون. خۆی ڕۆژوو بۆ ئەوەیە کە ئینسان بەرەو قۆناغێکی باشتر بەرە ئەویش کە تەقوای خوا بکات. یعنی هەز دەکەیت کە وەکو نەریتێکی عادەتی لێ هاتووە و خەڵکەکە بە ڕۆژووە بێت خۆی لە خواردن و خواردەوە ئەگرێتەوە بەڵام کاریگەری ڕۆژوو بەسەریەوە چەندەیە لە ژیانی ڕۆژانەیە کە بیکاتە کەسێکی گونجاوتر و باشتر و بەسوودتر لە کۆمەلگا و بە هەڵەکانی خۆیان بچێتەوە و کەسێکی باشتر بێت لە دوای ڕەمەزانە. ینی هەز دەکەی ئێمە کەمتر خەڵکی ئەوەندەی خەمی ئەوەیەتی ئەمڕۆ برسێتەکەی چۆن بەسەر بێت و خێرات چۆن لە ئێوارەیە تەعویزی خواردن ئەم خواردانە بکاتەوە کە بە ڕۆژنەی خواردەوەنی خەمی ئەوەیەت و یان شەوەکەی چۆن
ئەوەی کە لە ڕۆژ بووی نەکراوە لە شەوە بیکا زیاتر ئەوەی کە بینم ئێستا یعنی وای لێ هاتووە خەڵکی شەوەکەی هەموو زیینی کردوێتەوە بەڵام نە بە عیبادەت نە بە هیچ هەمووی بە کاتی خۆشی و یاری و کۆمەڵێکشت بەسەری هێبات و گرنگەوەی شەوەکەی و هەندێک جاروای لە هاتووە لە کە شەوەکەی بە عیبادەت بەسەر نابات لە ڕۆژەکەشە زربەی زۆری کاتەکانی لە خەوایە نوێژەکانی ناکات یعنی ئێمە دیاردەیەکە لە ناو میلەتانە بەگشتی ینی نەکەر میلەتی کوردی خۆمان ئەم دیاردەیە زۆر بەدیەکرێت کە شەوەکەی تا بەیانی بەخەبەرە ناخەوێت بەڵام چەند بە تاعەت و عیباتەوە خەریکە ئەمە بەداخەوە مێت دەکەم کە ینی خەڵکی موسڵمانە بە تایبەت باشتر لە پەیامی ڕەمەزان تێبگەن ینی خوای تەعالا لعلکم تتقون لە قورئانی پیرۆزە لە چەند شوێنێک بۆ چەند عیباتێک باسی کردووە یعنی یەک لەو عیباتانەی کە تایبەت یعنی وەکو بڵێ هەنگاو و ڕێگەیە کە بۆی ئینسان بەرەو تەقوا بێت ڕۆژووە بەڵام ڕۆژۆکە زیاتر خەڵکی ینی ئەم پەیامە جوانەی کە قورئان دەیەوێت لە موسڵمانانە هەستی پێ ناکەیت زیاتر بەس خۆگرتنەوەی لە خواردن و خواردنەوە هەتا دەمیشی وەکو پێویست ناگرێت ینی خەڵک ئامادەیە خۆی لە خواردن و گۆشت بگرێتەوە گۆشتی حیوانات بەڵام لە گۆشتی ئینسانەکان کە غیبەتە حەز دەکەی لەوانەیە ڕۆژەکە چەندین غیبەت بکات باشە دکتۆر باسیەوەت کرد کە بەشێکی خەڵک هەرواشن نەک ڕەنگە کە تاوەکو درەنگ ناخەوێت بەڵام بە ڕۆژەکە تاویزی خەوەکەیە کاتەوە کاتێکی زۆرە خەوێت و نیوەی ڕۆژەکەی لێ ئەڕوا ئەمە تاوەکو چەند گوناحە تاوەکو چەند ئەو کەسی کە بە ڕۆژووە و بە ڕۆژ زۆرە خەوێت تەنانەت جاری وهەیە ئامادە نییە هەستێت بۆ نوێشکردنیش بەتەکید ئەنی ئەم ڕۆژوە قوبوڵە کەس ناتوانێت من وەکو خۆم ناتوان بڵم قوبوڵ نییە مادەم کەسە خۆی لە خواردن و خواردنەوە نیەتەکەی هێناوە بەتەکید بەڵام ئێمە لەسەر ڕۆژوو نا بەڵام لەسەر نوێژە هەمانە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمی خەڵکی وا هەیە لە نوێژەکەیە مەثەلەن دەیەکی نوێژەکەی خێر بۆ نووسرێ هەیە نیوەی بۆ نووسرێ هەیە بەس ماندوو بوون هەندێک جاری شەیە مەسەلەی ڕۆژوو هەر بە هەمان شێوەیە کە تۆ یعنی لەم ئەم ڕۆژوە وای لە تۆ نەکرد کە عیبادەت زیاتر بکەیت و زیاتر ینی ئەوە بەرگەی ئەوە بکری کە لەگەڵ عیباتەکە تا ڕۆژانە ئیشەکانی خۆشت دێبەجێ کە ئێستاەکێک لەو شتانی کە بڵێن نارانی ئیسلام ڕخنە لە ئاینی پیرۆزی ئیسلام ئەگەرن دەڵێن ڕۆژوو یەکێکە لەو ڕێگانەی ڕۆژوگرتن کارێکی باش نییە بۆ چونکە ئینتاجی وڵات دواخات ئینتاج بەرەو دووە بە بۆ ئەو مانگا موسڵمانان ئیژ ناکەن زۆربەی خەریکی خەوە هەزەکەی تەلەبەیە ناچێتە مەکتەب خەڵکێکە ئەڵە پارەم هەیە و توانم هەیە مانگە ئیژ ناکەم لە کاتێکە لە ئیسلامە ئەمە نییە ئینسان دەبێت ڕۆژۆکەشی بگرێت و لە ئیشەکەشی بەردەوام بێت و لە خوێندنەکەشی بەردەوام بێت و لەسەر ئەو بڕوان جاواتە تەمبەڵیشێکێکە لە هەڵەباوەکانی بەتەکید باشە لە ڕەمەزاندا دکتۆر لە مزگەوت بانگ دەدرێ بەڵام لە بینی چکێمە بەر لە جەنابێت واسی یا حنان و یا مەنان و هەندێک شت هەیە کە باوە لە مزگەوتەکان دەکرێت ئەمە لە ڕوو شەرعیەوە شەرعیەتی هەیە یان ئەمە بیدعەیە واللهی کاک دکتۆر خۆی معلومی بەڕزی شتەمە مەثلەی ئەم منازاتانی کە لە پێش تەراویحەکاناکریت بەڵگەیشی لەسەر نییە بۆ چونکە ئەویش ڕێگەیە کە ڕێەکانی بارخورسکردنی عیبادەت یعنی ئێستا خەڵک عیبادەتەکە گەوەکو خۆی بکات کاتیشی زۆری ناڕوە کاتێکی زۆری ناڕۆ بەڵام هەنێ زەر دەبینی یعنی هەتاوەکو نوێژێکی کرێت و تەراویحێکی کرێت سەعاتێک ساعت و نیوەک 2 ساعتی پێوە خەریکە بن لە کاتێکان نوێژەکانیان مدەتێکی زۆر کەمە ئەوە ژواکە تۆم خەڵکە ئیشی هەیە کاری هەیە بەتابەتی ئافرەتان کە من لە سەرەتاوە وتم هەندێک هەڵا هەیە پەیوەندی بە خودی ئافرەتەوە هەیە ئێستا سوپاس بۆخوا ئافرەتان ڕێژەیەکی زۆریان بەرەو مزگەوت دێن بۆ هەتا بۆ ئەنجامدانی تەراویحەکانیش ئەمە خۆی لە خۆیان کارێکی باشە و عیبادێکی باشە بەڵام بەڕاستی هەڵەی سلبیاتی خۆشی هەیە بۆ چونکە ئەو ماوە زۆرەیە ئەم ئافرەتە کە ئەم دایکە مناڵەکانی جێ هەڵێت یانەوە تا مناڵەکانی لەگەڵ خۆی هێناوە بۆ مزگەوت و فەوسایەکی زۆر لە مزگەوت دروست کراوە ینی نوێش خوێنەکانیش وەکو بڵێ نوێژەکانیان لێ تێنێتی وەکو پێویست ناتوان عیبادەکانی ئەنجام بن و هەندێک زار ینی هاتنی ئافرەتان بۆ مزگەوت ئەو ماوە زۆرەیە و جێهێشتنی مناڵ لە ماڵەوە بەڕاستی لە ڕووی پەروەردەیەوە باشە کەواتە هیچ بەڵگەی شەرعی نییە دەبێ بیدعەبی کەمە
ئەوەی کە باسمان کرد بینی تەراویحەکان گومانی تیانی مامۆستا ڕەنگە ئێستا خانمان بپرسن مادام بۆ شێوەیە کەواتە خانمان دەتوانن کە لە ماڵەوە ئەوان عیبادەتی خۆیان بکەن ئەو تەراویحە لە مزگەوتان معلومە لای هەموو مەسەلەن کەسێکە لە شەرع شارەزا بێت ئەزانێت کە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ لا تمنعوا ئیما الله مساجد الله ڕێگە لە ئافرەتان مەگرن کە بێن بۆ مزگەوت بەڵام دەشفەرمێ لە هەمان کاتیشە دەفەرمی ماڵەکەیان خێرترە بۆیان لە مزگەوت بۆیە هەموو ئەو ئافرەتانی کە بە نیەتی عیبادەت و نوێشکردن دێن بۆ مزگەوت ئەوە دەبێت چاک بزان کە نوێژەکان لە ماڵەوە خێرترە بەڵام کە دێت لە ماڵەوە نوێژەکانتان بکەن خێرترە باڵە خێرترە بە تایبەت لەم ڕۆژگارەیە من ئەمەم پەیامەکەمەوە نییە کە واز لە تەراویح بهێنن بەڵام پێویستە چۆن خۆی بۆ تەراویحەکە دێت بۆ مزگەوت و ئەو کاتە مناڵەکانی لە ماڵەوە بەجێ هێڵێت ئاگاداریی باشی ماڵەوەش ئایا ماڵەکە مناڵەکانی لە ڕووی پەروەردەیەوە زرە و زیانیان بەرناکەوێت ئایا مناڵەکە بەرەو ئەوە ناڕوە کە تووشی هەڵەیەک بێت و لە غیابی دایک و باوکەکەی کەوا بوو نوێژی بە کۆمەڵ بکەن تەراویحەکانیان لە ماڵەکانیان خێرترە گومانیتیان نیە حاڵەتێکی تر هەیە ئێمە لە هەولێر پێی دەڵێن کەبار ینی بەر لە نوێژی بەیانی با بڵین موئەزینەکە هەندێک سرودی دینی دەخوێنی و سەرەتا هەندێک قورئان دەخوێنی نازانم ئەگەر لە سلێمانی پێی دەڵێن قەتارە و ئەڵڵاوەیسی یان ئەمە هەیە یان نەنازانم ئەمەش هەر بیدعەیە بەتەکید مش بیدعەیە لە سەردەمی پێغەمبەر کراوە عەلەیهی سەلام پێغەمبەر صلی الله شتانە نەکراوە بۆچی چونکە عیبادەتەکان یعنی خوای تەعالی ئەرکی مسلمانی بۆ ئەنجامدانی عیبادەتەکان سوک کردووە یعنی تۆ وەرە نوێژەکان ئەگەر بێت و لە کاتەکەی خۆیان بکرێت و ئەم شتە زیادانی لێ دوور بخرێتەوە ئینسان دەتوانێت لە ماوەی چکەمان نوێژەکەی خۆی بکات عیبادەکەی خۆی ئەنجام بە بەڵام ئێستا وای لێ هاتووە مەثەلەن ئەم مناجات و سەڵەوات و ئەم جۆرە شتانەی کە لە پێش نوێژە پێش بانگا ئەکرێت و لە دوای بانگیشا ئەکرێت بەتایبەت لە شارێک بۆ شارێک جیاوازیش پێش بانگی بەیانی وای کردووە ینی الئیمساک یا ئومەتە محەممەد ینی ئیمساک هیچ بەڵگەیشی لەسەر بەڵگەی لەسەر پێغەمبەر ساڵسەم چی فەرمووە فەرمووی هەرێکێک لە ئێوە ئەگەر پەرداخ ئاوەکەی بەدەمەوە بەدەستەوە بوو بێ بخواتەوە کاتە بانجی فەرموو با داینێنێت بەڵام نابێت لەو کاتێک کە بانجی مەجێک لەم هەڵانەی کە ئەکرێت خەڵکێکە بینین لە کاتی نوێژ بانگی شادەڵە بەخوا تا بانگەکە تاوانە بێ من جارە هەرە باشە پرسیاری لێەکەین ئایا لە ئێوارانیشە هەتا بانگ تەواو نەبێت ڕۆژەکە ناشکێنێت نەخێت بۆی هەر گوناحە تعەمود بکالەوەی کە بە عەمدی تا بانگ تەواو بێت بڵێ من هەر بووم هەیە نان بخۆم هەر ڕۆژەکەشی خۆ بڵێ ڕەنگە خەڵکێک بڵێ بانجیدا بەسەها با تەواو دڵنیا بم کە بانجی داوە درەنگ ڕۆژوەکەجا لە ڕێ تەلەڤیزۆنەکەەوە بانگەدا ئەو ئەبێ ئیلا گوێی لەوە بێ کە مەلاکە بانگەکەی بدایە ئەمانە هەڵەن بەتەکید ئێسان ئەمڕۆ تەقویم هەموو کەسێک لە مۆبایلەکەی پێێتی لە مۆبایلەکەدا پێێتەوە زانی مەتەرن ئێوارە 6 و 7 مەسەلەن نوێژی مەغریب بانجی فەرمووە مزگەوتەکەی تۆ 6 و 7 بانجی نەفەرموو بەڵام مزگەوتیشتر گوێ لێ بانجی فەرمووە و لە تەوقیدەکەی خۆشتا ئازانی 6 و 7 هاتووە تاوا تۆ بۆ تێ ڕۆژەکەت بشکێنیت بەڵام پێشوەخەدنا پێشوەخت نیشکێنیت سنت نییە لەگەڵ سەرەتای وەختەکە بەتەکید پێشی بخەی جایزە و نەدووە خستنیشیم باشە هەڵی دیکەی باو چی دەبینێت و لە کۆمەلگا لە نوێش خوێنان لە مزگەوت بۆ نمونونەکە بە گرنگی دەزانی بۆیان باز بکەین وڵی کاک دکتۆر هەڵەکان مەثەلەن زۆرن یعنی یەک لەم شتانەی کە هەڵی گەنجانە بەڕاستی بکات بەسەربردنەکان بە بێهود بێسوود شەو ڕۆژ بەسەرە بات شەوەکەیەوە تا بەیانی ناخەوێت بە دوای شتی بێسوود کەوتووە پەیامی ڕەمەزان و ڕۆژوو نازانێت چییە ڕۆژەکەشی لە خەوە ئەمە دیاردەیەکی زۆر خراپە بەنسبەت پیاوانەوە یعنی جاری وا هەیە باوکێک لە ماڵەوە بە ڕۆژووە خۆی تووڕەیە بەڵام ڕۆژەکە وای کردو ئەوەندەی ترش تووڕەیەکەی خۆی ڕژێ بەسەر ماڵ و مناڵ و خێزانەکەیچوونی دەرۆ زۆرە لە ئەمەش کارێکی باش نییە خۆی ڕۆژوو بەوەیە کە تۆ تهذیبی نفوس بکات تهذیبی ئەخلاقی ئینسان بکات ڕەوشتەکانی بکات جاکە تۆ وای لێ کردی ڕۆژەکەت بکەیتە منت بەسەر ماڵ و مناڵەکەتەوە و زیاتر مەسەلەن قسەیان پێ بڵیت و سەرزەنیشتیان کە ئێمە دیاردەیەکی خراپەکە لە هەندێک لە ڕۆژەوانان یعنی لە کاتی ڕۆژەکانە خۆیان بۆ ناژیرێت
و خۆیان ینی زیاتر ینی بە خێزانی وهەیە دەڵێ خوا ڕەمەزان نێ چکە مەزانین باوکمانیان مەسەن ئافرەتێک دەڵێ پیاوەکەم بەگەر بێت و ڕەمەزان هات من ژیانم هەمووی لێ تێکەچێت ئەمەش کارێکی خراپە زۆر. دکتۆر بەڵێ باسی بەسەربردننی کاتت کرد بەڵام هەر لە مانگی ڕەمەزانیشدا زۆر جار هەر لە کۆنەوە ئەمە هەبووەکە کۆبوونەوەی خێزانەکان شەو چرا هەبووە ئەو جۆرە یاریانە هەبووەکە خەڵک لە مانگی ڕەمەزاندا دەیکەن بە تایبەتی زۆر کات لە دوای نوێژی تەراویح سێرەکەی لە هەموو شارەکان ئەمە هەیە ئەم کۆبوونەوە هەیە ینی پیاوانی مسلمانیشی تێدایە و ڕەنگە ئەو کەسانەشی تێدا بێت کە بە ڕۆژوانە تێبڕکەی تایبانی هەندێک چالاکی هەند تایبەت سینیانە لە هەولێر لە کەرکۆک ینی با بڵین خەڵک لە شارەکانی تر دەچن بۆەوەی بەشداری لەو پێشبڕچی ئەمەش هەڵەیە هەر ینی چالاکیەک لە خزمەتی برەو پێدانی مەسەلەن هاندانی مسلمانان بێ بۆ ئەوەی زیاتر گرنگی بەم مانگە بدەن ڕۆژ و تاعەت و عیبادەت بەرەو دین بڕۆن زیاتر ئاساییە بکرێ بەڵام هەموو شتێک سنووری خۆی هەیە ئێستا مەسەلەن یەکێک لەم هەڵانەی کە مەسەلەن ڕاگەیانکارەکان و ئەعلام دەیکات بەڕاستی لە مانجی ڕەمەزانە یعنی لە ڕادە بەدەر مسلسلات و مسابقات و حتى ئاهەنگ و مەسەلەن چەندین شت لەو مانگایەوە دەکات وای لێ دەکات مسلمانان ئەوەندە سەرقاڵ دەکات بە خۆیەوە بە بەرنامانەوە وای لێ دێت ئەو مسلمانە ئەگەی لەوە نامێنێت کە قورئان بخوێنێت زیکریاتی خوا بکات شەو نوێش بکات یا مەسەلەن بە دوای کاری باشتر و خێر و چاکە بگەڕێ زیاتر ینی وای لێ دەکەن ئیعلام بە تایبەتی بەحساب بۆ خزمەتی کۆمەلگاکە دەیکەن دانەوەی خزمەتی کۆمەلگاکە بکەن بەڵام بەڕاستی پەخشکردنی ئەم هەموو مسلسلات و مسابقات و ینی کاتەکە دەستا مەسەلەن هەر تەلەڤیزیۆنێک لەم تەلەڤیزیۆنانە کە سەیریکەی خۆی کاتەکەی خۆی لە مەغریبەوە تاوەکو پارشێ و دیاری کردەوە واتە ئەی بینەری من یەک دقە ئێمە کاتمان بۆ تۆ نێشتێتەوە تۆ هەموو شتەکانی ئێمە هەمووی بەسوودەوە هەمووی وەرە متابعەمان بکە. هەزەکەی ئەمە دوورخستنەوەی لە پەیامی سەرەکی و ئەساسی ڕەمەزان خۆی ئەگەر ڕێک بخرێ پیرۆزە باشە چکە ئینسان لە ڕێگەی ئەلامەوە نەبێ خەڵک نازانێت کە ها مسلمانان چی بکات و چۆن دینداری خۆی بکات و هان بدرێ مەتەنەن کاتێک کە تۆ لە تەلەڤیزیۆنێکا دەبینیت مزگەوتێک تاعەت و عیباتی تێ ئەنجام بدرێت لە مزگەوت لە تەلەڤیزیۆنێکا دەیبینی کە کۆمەڵێک مسلمان دەستی خێریان لەم مانگەیە زیاتر درێژ کردو بۆ فەقیر و هەژار و کەم دەرامەت و لە تەلەڤیزیۆنا پەخش دەکرێت لە ئەعلامەکارێکی باشەمە ینی لایەنی ئەرێنی خۆی هەیە و لایەن نەرێنی خۆشی هەیە. باشە باسی هەڵەباوەکانی ڕەمەزان دەکەین زێدەڕۆیی لە پەرستش زێدەڕۆیی لە زیاد لە پێویست خۆ ئەزیەتدان لە تەقەشۆف کە کەسەکە بڵێ من چەو ڕۆژ ناخەوم بۆ نمونە هەر خەریکی عیبادەت دەبم ئەمەش هەڵەیە خۆی دوو شتێ هەردووشیان هەڵەیە یەکێک لەوانە خەڵک زۆر گرنگی بە خواردن و خواردنەوە و ئامادەکردنی خوا ئەم شتانە دەکات لە ڕەمەزانە بۆ ئەوەی کە ینی تعویزی ڕۆژەکانی بۆ بکاتەوە ئەمە خۆی لە خۆیان هەڵەیە تۆ ئەوەندە بە دنیاوە خەریبی لەم مانگەیە یعنی زیاتر ئەوەندەی کە داتاکان لە بەردەستن و سەرژمێریەکان کراوە دەڵێن مسلمانان لە ڕەمەزانە لەوانەیە دووهێن و سێهێندی مانگەکانی تر خواردن بکڕن جا ئەی خۆن سەرفی دەکەنەی ڕێژن دو ئەیتە بەس ئەوەندە ئەمە لە خۆی لە خۆیان خراپە چکە تۆ یعنی وا دەکەیت لەم مانگەیە کە مسلمانان ئەوەندە بە شتکڕین و خواردنەوە خەریک بوون تۆ ئەوەندەی تر ئازاری هەژارە دەیت کە لەم ماگەیە دەبینێت تۆ ئەو بۆی ناکرێت ینی خواردنێکی مامناوەند بۆ خۆی ماڵ و مناڵەکەی خۆی دابین کە لەو لاشەوە دەبینێت مسلمانان ڕۆژانە بە چەندین علاگە ئێواران بەدەستیانەوەی ئەمە خۆی کاریگەری خراپی زۆری هەیە لە کاتێکا پەیامی کڕۆکی پەیامی ئیسلام لەم مانگە پیرۆزەیە بۆ ئەم مەسەلەیە لە هەمان کاتدا ئەوی بەڕێزیشت کە دەفەرموویت مۆزوعی یعنی زێدەڕێکردن لە عیبادەتە سێ کەس هاتن بۆ لای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمویان بۆیان باس کرد بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمویان یەکێکیان لەوانە ئەڵێ من هەر زەواج ناکەم و دوور لە کاک دکتۆر خۆی و یەکێکی تریان ئەڵێ من بە ڕۆژۆ هەر ناشکێنم و ڕۆژەکانم هەر بەردەوام لەسەری و بەم جۆرە و وەی سێمیشیان پێغەمبەر صلی الله علیه و سلم سەرزەنیشتی کردن بۆیە عیبادەتیش سنووری هەیە ئەگەر سەرنج بدەی ینی عیبادەتەکانی ئیسلام
ئەوەندە قورسێکی وایەتیانە کە ئینسان بۆی نەکرێ 11 ڕکعاتی داناوە ئەم 11 ڕکعاتە هەر خۆی وەرزشێکی زۆر بەسوودە دوای ئەم خواردنەی کە ئینسان لە ئێوارانە ئەیخوات 11 ڕکعات ماوەیە لە ماوەیەکی کەم و کوردا ئینسان دەتوانێت تەواوی کات هەر موسڵمانێک لە ماڵەکەی خۆشی 11 ڕکعات بخوێنێت بە قولەکان بیخوێنێت و یان ئەم سوورەتە بچووکانەی ئینشاءالله ئەم ئەجرەی دەست کەوتووە کە پێغەمبەر دەفەرمێ من قام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه هەر کەسێک شەو نوێژ 11 ڕکعاتەکە بکات بە ئیمان و احتسابەوە با لە مزگەوتیش نبێت با بە جەماعەتیش نبێت لە ماڵەکەی خۆیان با زۆریش قورئان نەخوێنێت یعنی لە ماوەی 20 دقەیە 11 ڕکعاتەکەی خۆی تەواو کات بە ئیمانەوە بیخوێنێت ئینشاءالله بەرەم موژدە گەورەی پێغەمبەر دەکەوێت کە دەفەرمێت غفر له ما تقدم من ذنبه خوا لە گوناهی ڕابردووی نظری جنابت سەبارەت بە موزیک و بە ئاینی و بە تەسەوف و عرفان چییە؟ یعنی ئەوەی ئەوان دەیکەن شەڵی باوە هەموو ڕەت کردەوە ناکوا من چی ڕەت کردێتەوە نا من باسی هەڵەکانی ناو ڕۆژەوانمان کرد ئەوانەی کە ڕۆژەوانەی کات یعنی ئەمانە هەمووی هەڵەیە مەسەلەن خەوتن ڕۆژەکەی زوربەی ڕۆژەکەی جاری وهەیە نوێژی نیوەڕۆ عەسر تێکەڵەکات بێکەوە جەمیانەکە لەبەرەوەی کە خەوتووە لە خەوەکەی بەردەوامە هەتا نزیکی عەسر ئێمە هەڵەیە دەبێ باسیکەین باسی ئەوەکەین کە ئافرەتان مەسەلەن هەتا بازاڕیکردنێکی سیر لە شەوە کە ئافرەت دەیکات ئەمانەوەی جنابت فەرمووت ئەوە مەسەڵەن ئەگەر کەسی پێش بانگ بێ دەنگی خۆش بێ مەسەلەن ئەستەغفر الله سبحان الله والحمد لله ولا ئەوە ذکر و تەسبیحاتی خوا بکە و کەسێکیش گوێ لێ بێ بە یادی خوا بکە ئەوە بە نەزەری چ مشکلێکیە مشکلی نییەوە نا مشکلی نییە بەڵام گەر بێت و تۆ پرسیاری خودی مۆسیقاکە لە من بکەیت منەمە ڕێی منی ڕێی پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام فەرموویەتی مەسەلەن لە ئومەتەکەی من لە داهاتووە ئومەتێک کەسانێک پێدا بن کە یەستەحیلون الحرة والحريرة والمعازف ئێمە گیان و ڕۆحمان بە فدای حەزەتی ڕەسوول ئەکرەمی صلی الله علیه وسلم من گومانم لە نێتی تۆ نییە یعنی کە تۆ بۆ خوای یعنی مامۆستا ئەمە بابێمە بەینتان یعنی ئەگەر ئەوانە میوزیکەکە بۆ سروتی ئاینیش لێ بدرێ هەر حرامە من خودی مۆسیقا معازفە عزف حرامە یعنی ئەگەر بۆ دینیش بی بۆ سرودی ئاینیش بی خۆت دکتۆریت کە دەفەرمێ يستحلون الحرة والحريرة والمعازف قوربان جیای مامۆستا مادامێکی مەسەڵەن ئەو عازفانە هەمویان يسبح لله ما في السماوات وما في الأرض یعنی ئەوش بە ئێرادەی خوا دروست بووە ئەگەر ئەوە خەریکە ذکری خوا ئەکا جنابچی ئەفەرمووی كما ذكري خو او عازفانا وقت خريك ابو موسيقى تصوف عرفان خريك اللي اداء من مثلا يجمت على البدر علينا من ثانيه او لي اداء او ذكري كخو خوي وشكان جوان هموي وشكان ويدي وتري جوان بله يعني مشاني كدر بريد لروي دينيه و ما جوانا ورقشي بيدراوا للسنيري خويا يعني دكري بي ميوزيك بي ميوزيك بالله أو بوتشوني أما بوتشوني منه بوتشوني ما مصايب بتني قبل من الرأي أمزانا بكري حديثك بيغمبر صلى الله عليه وسلم كذا فرمي لأمتك من قومك فيها بنك معازف بحلال دانين يستحلونه يعني بخوي أصل حلال نية بحلال دانين أخوي جورا لهموان خوش بيت اما هو مال لسرا وبدل هركسش لا او برانيك يسالي ردانيشتونو وهركسش كجوي لما من قناعات موا ناخي خويا زور مرتاحنا بلو موضوعي طبعا مرتاحنا بلو زور بخير بي دكتور بخير هاتي كم شومي يعني اما بويو ماندومان كردي سلامتك زور خوشحالم داوي لي بردنجه كما غير قال ما استفادوا ماك سودمان سلامتك زور سباس بخير بي سلامتك يا اخو دكتور بخير بي بخير بي استاذ بخيراتي بخير بي دكتور اخو حافظ بلاقي اخو حافظ فيتشركمان هيا ام فيتشري اما باسي غاوانك كاين ام غاوانا باناي غوندكا بحالنا لا غوندي عمر غومبتا سربناحي سيغرتكان لقزايكويا لپۆلی حوتی منەڕەتی وازی لە خوێندن هێناوە بەڵام چی کردووە خولیایەکی تایبەتی بۆ فێربوونی زمان هەبووە لە ڕێی خولەکانەوە کە ئێستا دەکرێنەوە بەشداری خولێکی کردووە فێری زمانی ئینگلیزی بووە و من زۆر پێی سەرسام بووم بگوانەمە کۆڵمەدانە لەوەی کە تۆ خولیایەکی تایبەتی هەبێ کارێک دەکەی دوور لە پەروەردە و خوێندن و قوتابخانە بەڵام ئەو توانیوێتی لەگەڵ کارەکەی خۆشی
خۆی پێ بگەینی دکتۆر من زۆر جار بیستومە ئەوانەی کە کاری گاوانیەکەن لەبەرەوەی کە ئەوان زۆر بەتەنیا ئەبن زۆر جار لە ڕێگەی کتێب خوێندنەوەوە لە ڕێگەی ینی ئەو شتی کە هەیەیان بۆ خولیایی کە هەیەیان بۆ کەسانی زۆر سەرکەوتویان لێ دەرچووە ئەم نمونەی یەکێکە لەوانە و ئەوەی کە جێی سەرنجە ناوی مانگا و ئاژەڵەکانیشی بە ناوی بیانی ناوناوە ئەمە ڕەنگە جۆرێک لە هوەر بێ بۆ ئەوەی کە ئەو بتوانێت وشەکان زیاتر بەکار بهێنرێت لە ڕێگەی ناوەکانە و بتوانێت ئەکسنتێکی باش بە ناوەکان بدات حتمما وتوانیویەتی پەیوەندێکی گرنگ دروست بکە بەڵام ئێمە زیاتر ناڵین ئێوە بۆ خۆتان بینەری فیچەرەکە بەڵام شاشەکانتان مەگۆڕن لەبەرەوەی لە دوای ئەم فیچەرە میوانێکمان هەیە باسی تووتیەکەین ئەوانەی کە حەز و خولیایەکی تایبەتیان هەیە بۆ باڵندەوە دەنگیشیان دەنگیان دەکاتە بینەرانیش بۆیە ئەم چەند خولەکە سێری فیچەرەکە بکەن بەڵام دوای فیچەرەکە ئێرە چەند باڵندەیەکی جوانی لێ دەبێت بۆیە چاوەڕێمان بکەن من تەمەنم 20 ساڵە لە پۆلی حەوت و وازم لە خوێندن هێنا پاشان چوون بووم بە گاوان لە گاوانی کاتێکی زۆرم هەبوو ینی ڕۆژێ هەتاکو ئێوارە بڵێن کاتێکی زۆرە بۆیە بڕیارمدا لە ڕێگەی خەتی ئۆنلاین و بەشداری خولێکی ئۆنلاینم کرد بۆیە هەموو ڕۆژێ هەمان شتم دووبارە کردەوە هەر شتێ فێریە بوومە نووسیەوە و هەروە قسەم پێ کرد و ینی کەوای لێ هاتە بوو خۆی هەموو زمانێک پێویستە هەر کەسێ فێر زمانە بێ ئەبێت قسەی پێکە بەڕاستی ینی هەر زمان ئینگلیزی بێ فەڕەنسی بێ هەر زمانێ بێ ینی گرنگۆی قسەی پێکەی من ئەو مانگانە وەک دەستکەوتێ بۆ خۆم گێڕایەوە کە چکە شوێنەکەم چۆڵەوانی بوو بەڕاستی چکە کەس نەبوو زمانەکەم لەگەڵ یا بەکار بێنم منیژە ماگایانم بەکارهێنا بۆ قسەکردن ناوم لیان نابوو ناوەکان بە ناوی ڕۆز بوو بە ناوی جاک بوو بە ناوی تۆمیشەم بوو و کاف خۆی بەواتەی گۆلک دێ بۆ منە بانگمە کرد دەمود وامە کە مەڕۆ ئەوێ خۆم وەکو بڵێ ینی وەک دوو هاوڕێمان لێ هاتبوو بەڕاستی چووم لەو ئاژەڵانم وەک دەستکەوتێ بەکار هێنابوو بۆ خۆم پێم وت کەم هێر جاک دۆنت دو دات جاک دەوامەکە دەوەرە ئێرەها وەکو بڵێ چۆن تو ئێستا بەرامبەر کەسێک قساکەی منیش هەمان شت هەمان ئاکتینگ هەموو ڕۆژێ دووبارەمە کردەوە لەوانێ شتێکی نامۆ بێت بەڵام خۆی زمان پێویستە ینی ئەگە فێرە هەر وشەیە بوویت ئەبێت قسەی پێکەی چکە هەر زمانە قسەی پێ نەکەی ئەو زمانە شەل دەرەچێت هەوڵمدا چەند کەسێک لە دەرەوە بناسم و حەزم کرد فێرە شێوازی قسەکردن و تەڵەفزیان بم و خۆم لیان نزیک کردەوە کەسێکم ناسی بە ناوی جۆی لە وڵاتی ئەمریکا ینی پەیوەندەکەمان زۆر بەهێز بوو زۆر هەموو ڕۆژە قسەمانە کرد هەموو شەوێ بڕیاریدا بێت بۆ کوردستان بێت بۆ لای من مانگی حەوت بوو چەند ڕۆژە پێش جەژن بوو هات بۆ لام و هات بۆ ماڵمان ماوەیەکی زۆر لە لام مایەوە و باسی کولتور و جلی کوردی و باسی زۆر شتی ترم بۆ کرد پاشەوە هات بۆ شوێنی کارەکەم بووینە گاوان چەند ڕۆژی جەژن بوو زۆر گەڕین زۆر ناو خەڵک گەڕین بەڕاستی بەو شتە زۆر دڵخۆش بوو ینی زۆر پێی سەرسام بوو بە تایبەتی بۆ لای من هاتبوو چکە لە مانگی دووە نامەی بۆم نردەوت بلیتی تیارم بڕیوە دێم بۆ لا دێم بۆ ئێرە Hello, my name is Joe Smouse. I am from the United States, and last summer, in the summer of 2022, I had the opportunity to visit Kurdistan, Iraq, and I went to see my friend Rosti, whom I stayed with his family for a while, and the hospitality was 100% and above. Such a wonderful family. And I got to know Rosti a few years ago when we were practicing English together. And during that time, we developed a friendship. And I just had to see my friend. And he took me out to his farm, his family's farm, where we saw the cows and the horses, the things that he had. I just appreciated this time in Kurdistan. I love the Kurdish people. I love their culture, their dress.
everything, their food, their hospitality. So I do definitely intend to go back, and I thank you so much for allowing me to share this time with you. Thank you. ئێستا کە ڕۆشتۆتەوە هەموو ڕۆژێک تەلەفۆنەکات هەموو ڕۆژێ ینی دەڵێت دایکت چۆنە باوکت چۆنە یعنی باسی هەموو شتێکی ئێراکە ئاڵێ ڕۆژانە بەچیەوە خەریکی ئەڵێت پلەی گەرما لە لای ئێوە چۆنە کەش و هەوا چۆنە ینی هەموو ڕۆژێ پەیوەندیم پێوەکات. Now I learned English. Thank God my English is really cool and really great. I want to learn another language, that is French. And French, that is my language, and that is my favorite language in the world. پێم وتن چاشەکانتان مەگۆڕن لەبەرەوەی کە ئێرە پڕ بۆ لە تووتی جوان خاوەنی تووتیەکانیش لەگەڵمانە کاکاوان زۆر بەخێر بێت کاکاوان من زۆر حەزم لەم تووتیە پینکی ناویشم نا پینکی بەڵێ ئەوە چۆن ناوی دەنێی ڕۆژان یەکسەر وەریدەگری ناوەچی لێ بنەی بەدەست خۆتە بەدەست خۆت ئەمە خۆی ناوێکی تری هەبوو ناوێکی تریە نەوەکەی کۆکاتۆیە کۆکاتۆ بەڵێ کۆکاتۆ قسەشەکە قسەشەکە بەڵێ یعنی کە بۆ نمونە تۆ ناوێکی ئێستا ناوێکی لێ بنێ ئەو ناوی نا پینکی چەندی دەوێت ئاوا بە پینکی بانجی بکەیت چەند ڕۆژیان چەند کاتی دەوێت تاوەکو وەڵامت بداتەوە دکتۆر هەر من بانم کریتر تاو بەڵێ بەڵام دکتۆر جۆری تووتەکان فەرقەکە ئێستا کۆکاتۆ درەنگتر وەریەگرێت تا کاسکۆ کاسکۆ ڕێژەی زیرەکی باشترە لە چاوانێکەیە زووتر وەریەگرێ لەوانەی کە لێرە لە هەمووی زیرەکترە هەرچەند ڕۆژان زۆر حەزی لەوێ پینکی بوو کامەی لە هەمویان ئەوە ترە ینی نرخی زیاترە و لە پێشترە گرنگترە زیرەکتر لەمانیان بەعام لەمانە بۆ نرخ ئێستا مەکاو نرخی لەوان گرانترە مەکاو سکارلێت ئەمە چەندە نرخی ئەچێتە 1800 دلار بۆ 2000 دلار هەر ئەوەنە ئەمە لە 500 دلارەوە دەست پێگا تا 4000 دلاری هەیە ئەمەی ڕۆژان ئەمەی من 45 ساڵەژی دکتۆر معلوماتم وەرگرت پێشتر بەڵێ نرخی چەندە دەوەرەقە 1000 دلار بەڵێ ئەمە پێیان گوتی 100 ساڵ دەژی والله مامۆساوتی 100 ساڵ عمرێکەوە بەڵێ طبعا 90 بۆ 100 ساڵ تەمەنی خۆیان تەمەنی چەندە 8 ساڵە چەند 8 ماشەڵڵای لە ساڵی چی لێ ئەبێ بە تاوس هەر ئەوەنەیە هەر ئەوە نامێن هەرەوەنەیە بەس زۆر شێوەی لە تاوسە چێزانی کوێی یعنی پەڕ و ڕنگ و بەڵێ بەڵێ وانە بەڵێ مەش ئەمانەش فەقیرن با باسە شێوانەش بکەینە ئەمانە ئەوە ئەکلیکتۆسە تووتێکی زیرەکە فێری قسە ئەبێ 15 بۆ 20 کەلیمە وەرەگرێ ئەی ئەمە لۆرکێتە ئەمانە نرخیان چەندە ئەمە ئیتر لە 700 دلارەوە ئەگەر ماڵی بێت ئەگەر وەحشی بێت ینی ماڵی نەبێ شتێکی ترە ئەمانی هێناوتن هەموو ماڵین هەمووی ماڵی هەمووی قسەکەر بەڵێ ئەمە لە کوێ دێن ئەمانە لە دەروی وڵاتەوە بە عامیان لە چ وڵاتێک زیاتر هەر تووتیە و نیشتیمانی خۆی جیایە ئێستا کاسکۆ ئەفریقی هەیە لەگەڵ تایلەندی مەکاو بەرازیلیە باشە ئەکلیکتۆس ئوسترالیە نیشتیمانیان جیایە ئەپینکەکەی من ئوسترالیە ئوسترالیە بەڵێ ئەمانە خواستیان زۆر لەسەرە بەڵێ یعنی کەیە دیەک دانێت یان بەوەج بێن ڕێژانە گاتە 50 دانە 60 دانە ئاوایان هێنن ئەم بۆ نمونە تۆ بەس خۆت ئەوە ناهێنیان ئەوانی کە و ئیشاکەن بازرگانەکان بازرگانەکان ئەوانەوە قوتیان هەیە زیاتر پێیان ێساوە ڕۆژان ئەوەی هەڵبژاردە منیشەوە هەڵدەبژێرمەی تۆ وەڵام من ئەو جوانە ئەوە یاریکردنی خۆشە زۆر ناسکە ئەو یاریکردنی بۆ یاریکردن زۆر خۆشە ئەرەوەڵە مامسا وتت سەبارەت بە دەنوکی ئەو وتت زۆر تیژاوە بڵێ وتە بێڵێ بۆ ماوتە هی سکیژ ورد دەکا طبعا ئەگەر بیەوە ئیسخانەشکێنێ زۆر بەقوتە ئازاری مرۆڤ نایەن ناگەر ماڵی بێنە بیگرین بڵێ
ئەوە بەڵێ ئاساییە ینی خۆم بدەمێ کێشەی نییە خۆم بدەمێ دەخۆ من دکتۆر من ڕاستە زۆر معجیبیانم بەڵام ئەوە زۆری لێترسم بەرەوە خر دەڵێ بە خۆت دەیدەمێ دەست بێرەمە من دکتۆر گیا هۆشیار دکتۆریان تۆ دوورکەوەرەوە لە منکە من ناتوانێت ئەمە بەخێوکردنیان زەحمەت نییە؟ وڵی کاتی ئەوێ یعنی بۆ نمونە ڕۆژانە دەبێت چیان بۆ بکای ئەمە وە بزان وەرێگریەوە لەبەر ڕۆژان بەرنامیان هەیە بەرنامەگەر و کاکە خواردنی خۆی هەیە پاکردنەوەی هەیە نازی هەڵبگری قسەی بۆ بکەی یاری لەگەڵا بکەی دەبێت نازیشی ئەمە تەمەنی چەند بوو کە هاتوتە لێ جنابەت کە بۆ من هاو 1 ساڵ بوو 1 ساڵ بوو بەڵێ ناراوەڵە ماوەتەوە 7 ساڵە لە جنابتە بڵێ ناراوەڵە ئەی چۆن ماوەتەوە خەڵک داوای ناکەیان ناتەوێ بفرۆشی منەمانە نافرۆشم ئەمانی ئێستا هێناوتن بۆ چی نافرۆشی هیچی نافرۆشم پینکیش بەرەوە نامە هەمانە لەوەمان هەیە بەس دڵم نایفرۆشم هەر یەکێک لەوانە بۆ نمونە چەند کاژێر تو دەبێ خەریکی بی خزمەتی بکەی خواردنی تایبەتی هەیە بۆمان باز بکە وەڵا کاتی وا هەیە لە بانیەوە دەست پێکەم 6 تاو نابم ئێشتا نیوەیم نەکردووە بۆ چەند قڵت هەیە زۆرمان هەیە زۆرە خەریکی خێزانم زۆر هاوکاری مەگە بۆ نمونە ئەگەر ڕۆژان تەنیا ئەمەی هەبی لە ماڵ بەڵێ دەبێت چۆن خزمەتی بکە بەیانیان نیوەڕۆ ئێوارە کاژێرەکە بە ڕۆژەی بەسە سێ دەنگ نییە وڵا سێدەکیلێ بەیانیان ئاوی بگۆڕێ ژێری قەفەس پاک بکاتەوە تێکەڵە و چەرەسی خۆی باتێ بەرنامەی هەیە عسران و نێڕوان توانێ میوەی باتێ قسەی بۆ بکە یاری لەگەڵا بکە باش لەبەری بکە بزانە دەبێت ئەوشتان هەموو بکەی من بۆ کچەکەمە بۆ خۆم دەفرن ئەوانە بەڵێ ناڕەوەڵە ئەمە گرنگە چونکە بۆ نمونە خەڵک دەیباتە ماڵەوە جاروایە چەند کاژێرێک لە کارکردنی ینی بۆ نمونە ئەم دەبێ هەش کاژێر لە دەستگاکەی ئیش بکە یان کەسێک دەڕوا گەشت دەکا بۆ نمونە شەو ڕۆژێک لە ماڵ نابێ ئەو کاتە بێت چی بکە شەو ڕۆژێکیش کێشە نیە بەڵام لەوە زیاتر نابێ بخایەنێ ئەی دانی لا نامێنێ ئاوی لا نامێنێ خواردن ئەی نەفسیان وەزایان چۆن نەفسیان کە ڕۆیتەوە ماڵەقت نابن احتیمامی تەواوی پێبیت کە ئەچیتەوە حەقیەوەی بۆ بکەیتەوە بانگیکەی سەری بخورێنی بەڕەڵایکەی یاری لەگەڵکەی ناتۆرێ ئەگەر بۆ نمونە شەو ڕۆژێک بەجێ بێڵی طبعاً ئەتۆرێت تووشی کعبا بێ احتیمالە پڕ لە خۆی بکاتەوە ماڵ زۆر پیس ناکەن کە تۆ بەڕڵایەنەکەی لە ناو ماڵ پاگوخان قەفەتوشی ڕاگریت شتێکی وانە باشە ئێستا ئەمە ئەتوانێت قسە بکە وەڵام من باتەوە وەڵاوی دڵ تۆ قساکە بڵێ لەگەڵ من قسەی لەگەڵا بکە ئێستا بەنایکی بانیکە من پینکیم نانو پینکۆ پینکۆ بڵێ پینکۆ پینکۆ تاریخمان مەکەرەوە پینکۆ چۆنی بۆ هەر ئەڵێ کوکو قسەی بۆ کە بڵێ هەلاو هەلاو چۆنی تۆ زۆر جوانیە زانی پینکۆ کوکو نا پینکۆ کوکو چۆنی داوای دەرەوە چۆنی چێ دەرەوە چاوێ سجنیان کردووی کوکو وی خەریکە لێرەوە خەریکە قەپم چیەوە بۆ تووڕێی کوکو چۆنی خاوەنەکە زۆر ئەوەیە وانە تۆی ئازاد نەکردو ئەمڕۆ باش ئەگەر ئێستا ئێمە لێرە ئازادی بکەین چییە بێت ینی بۆ نمونە دەری بێن دەڕوا بڕوامرێ من لەسەر تۆ لەم تووڕابی ها پێشمەڵێ ها ئەو چاو لە دەستی ئێمەیە ئێ باش ئەگەر ئێستا مەسەلەن تۆ لێرە دەری بێنی ئەڕوا ترسێ شوێنەکە غەریبە طبعاً ینی ئەبێ ئەی باشە تۆ کە ئەیفرۆشی بە کەسێک و ئەچێتە ماڵێکی ترە و کاتە غەریب نابێ بۆی ئەبێ ڕابێت ئەبێ ڕابێت ئێستا منەمە بەرم چۆن ڕای بێنم ئەبێ ئەو ڕۆژانە دانیشم قسەی لەگەڵ بکەم ئەتان ناسێ و 10-15 ڕۆژیەوێ کوکو ئارەوەڵە چۆن فێری قسەکردنەکرێ خۆم هەر وەڵامی نێمەوە هەرڵێ ها بۆ قسەکردنە بێت شەرتی یەکەم تەمەنی کەم بێ ئەمە چەند ساڵەوتت ئەوە گەورەیە ئەویش 9 ساڵە بێ 9 ساڵە 45 ساڵی شەژیوان 45 ساڵەژی بەڵێ کە ئەڵی 45 ساڵ خۆ شەر نییە تا 45 ساڵ هەر بمێنن وانە بەچی زیاتر ئەوانە نامێنن یعنی چی هۆکارە بۆ ئەوەی کە نەمێنێ و نەخۆشیانەی تووشیانە بێ نەخۆشی بۆ تووتی بەڵێ سنگەتیژە ئیترەوە سەرەتانی تووتە ئەوە چییە لە چیەوە تووشە بێ لە پیس و پۆخلی قەفەس ئاو هەوا گۆڕانکاری کەش و هەوا خزمەت نەکردن بەڵێ گۆڕانکاری کەش و هەوا شوێنی سارد بێ شوێنی گەرم بێ لە پڕ لەگەڵ خواردنی پیس مامسا ڤاکسین و چتیان هەیە ئەمانە هیانە بەڵێ هەیەە بەڵێ کوتینیان هەیە
ڤاکسینیان هەیە بە خواردنەیە تێ بە ئەوەیە تێ لە ساڵە چەند جار مثلا ڤاکسینیان لێدەین خۆی تووتی لە بێچوێتیەوە ئەڵلقیان هەیە ئەڵلقیان لە قاچایە بەڵێ ئەڵلقە گۆڵدەکان هەمویان کە لە دەروی وڵاتەوە ئەیان هێنن ئەیان کوتن ئەوانە ئەکوتن بەڵێ ئەمەش ئەڵلقە گۆڵدە ماڵقەکەی هەڵتونە هەرچەنە ئەمە لە دەروی وڵاتەوە ناتوە ئەمە ئینتاجی لای فرۆشی بەڵێ ئەمە ئینتاجی لای خۆمە باشە باسی ڕۆژان پرسیارەوەی لێ کردی کە چۆن فێر دەبیت و گوت دەبێت تەمەنی بچووک بی ینی چەند بی تەمەنی لە شەژمانگیەوە کەلیمە وەرەگرێ بەس ناتوانێت بیڵێتەوە هەتا ساڵ تا ساڵ لە ساڵەوە کەلیمە توانێت بڵێتەوە ینی تو دەبێ بەردەوام لە ماوەی ئەو ساڵە ئەو ناوی خۆتی پێ ئەڵێ کەلیمێکی پێڵی زۆر لێ مەگۆڕە درێژترین کەلیمەی درێژی وەرەگری یان دەبێت کورد بی لە دوای دو ساڵێت ڕستە وەرەگرێ قورعان فێرە بێ گۆرانی فێرە بێ بڵێ گۆرانی تەواویش هەمووی ئەشتوانی بیڵێتەوە لە دوای دو ساڵ بڵێ سەوتە دەمە لە هەمویان زیرەکترەوانە ئەم نەوە زیرەکە زۆر زیرەکترە بەس بۆ تەنیاوی کە شت وەرگرێ و بیڵێتەوە یان لە چی تێکە بۆ قسەکردن زیرەکە ینی گوتت گۆرانیش فێر دەبی بۆ نمونە ینی چەند گۆرانی چەند وشە خۆی بەعام کاسکۆ ئەفریقیەکەی دەبڵ سوپەر جامبۆ هەرە مواسەفات باشەکەیەتی 800 بۆ 850 کەلیمە فێرە بێ 800 بۆ 850 بەڵێ یەک نوعیکە هەیە کە ئاوا زۆر زۆر زیرەکە نرخیان گران نییە ئەو جۆرەی کە تو دەڵێ طبعاً ئەوەنە کەلیمە بزانێ و گۆرانی بزانێ و قورعان بزانێ گرانترە زۆر زۆر گرانترە کاک پێیان وتی زۆر ئەمانەمان بێ ناس کرد باسی پینکۆ و ئەوانی دەستە بە تۆزێ باسی ئەمانەش خوین زۆر جوانە زۆر جوانە ئەوە چاو جوانە پێیان چاوی بڕیوەتە ئەوە دکتۆر ئەمە من پینکی و بەس پینکی ئەوەیە قسەم لەگەڵ ناکات تازە پەشیمان بووم بۆ نامەوێ پینکی مامۆستا کام لەوانە یعنی ئەبێت جناب تەوەجۆی زۆرتری پێ بکەیت تەوەجۆی بێشتری پێ بکەیت ینی بەپێی جۆرەکان نازدانی دەگۆڕێ نازداری زۆرتری گەوێت بەڵێ کۆکتێل زۆر زۆر پێویستی بووە لێرە نەمهێناوە لە بەرەوەی ناسکە بەرگێم هەوایان ناگرێ کۆکتێل زۆر زۆر پێویستی بە نازەڵگرتنە ئارەوەڵا احتیمال لەمانە هەمویان وان من نازێم بەرەمیان ئارەوەڵا ینی بۆ نمونە ماچیان دەکەی ئەی چۆن ئەوانیش تۆ ماز دەکەن بەڵێ باشە ئیستا جناب تەشریفتانەوە بەخۆشی جناب تو دکتۆر ئادەم و خۆشکی بەڕێزمان دادە ڕۆژان و ئەو توتیانە ئێوەش ئاخرین گۆرانی و ئیشەڵڵا تر بەنامەکە دەستان خۆش بێ با توتیەکانیش بیان زان توتیەکان گۆرانیەکە حەزیان لێرەوەڵا چۆن تەواو دنیا حەزی لە موسیقی ماڵدا بەڵێ تەواوی دنیا
شي مدينة باوانم يا رسول الله يا شي مدينة باوانم يا رسول الله ببجملنا كي باوانم جاري دود اليا ببجملنا كي باوانم جاري دود اليا قردول قردانا قردول قردانا خاكي مدينة باوانم قومال درمانا خاكي مدينة باوانم سرمي شاوانا هر وكاوت باوانم شقبه وموابال هر وكاوت باوانم شقبه وموابال برو مدينة باوانم هاري عرزو قال برو مدينة باوانم هاري عرزو قال قردول قردانا قردول قردانا خاكي مدينة هي هوا ومان درمانا خاكي مدينة باوانم سرميت شاوانا دەستان خۆش بێت گروپی میوزیک دەنگی تۆش خۆش بە کاک پەیام زۆر سپاس زۆر سپاس بۆ ئێوەش بەڕێزان کە لەگەڵمان بوون ئەم پارچەوەشمان بەڕێ کرد سبەی لە پارچە و جارێکی دیکە لەگەڵ ئێوە بینەوە خی گەورە ڕۆژی هەموو لایەکتان قوبڵ بکەین انشاءالله پاسیف کۆتایی هات بەڵام ڕوودا و هەمیشە پرۆگرامی تایبەتی هەیە بە ڕەمەزان لەبەرەوە هەمیشە لەگەڵ ڕوودا و بن باشە تەندروست بن خواتان لەگەڵ